بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێوێ بینەرانی ئەزیزی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ بە خزمەتیەوەی ئەزیز گەشتونەتەوە بۆ ئومێدەی کە ڕۆژتان پڕبێت لە خێر و بەرەکەت. ئازیزان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانمان بە یارمەتی هۆنیا خان کۆمەڵێک بڕگە بابەتان پێشکەشەکەی هیوادارین تا کۆتایی بینەرمان. بەناوی خوای گەورە باڵادە سڵاوی خۆتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان، ئومێدەکەین ڕۆژێکی باشتان هەبێت و ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون و پێشکەشەوەی ئەزیزی دەکەین لە تەوەرانی ئەمڕۆ بۆمان ئامادە کردن. لە تەوەری یەکەمماندا باس لە بابەتێکی گرنگی تەندروستی دەکەین کە پەیوەندی بە خانمانەوە هەیە. ئەویش دۆخی دەرونی دایکانە لە دوای منداڵ بوون. زۆرێک لە ئافرەتان سەناخانانی بینی ومانە تووشی حاڵەتی دەرونیەکی زۆر ناخۆشە بنەوە کە باری دەرونیان بەڵێ بزەبێت، یعنی کۆمەڵێک وەهمیان بۆ دروست ئەبێ و ناڕەحەت ئەبن کە ئەمە لە ڕۆ دەرونی و تەندروستیەکەەوە پێویستی بە ڕێنماییەکی باش هەیە بۆ ئەوەی کادایکان لە دوای منداڵ بوون خۆیان ئامادە بکەن بە ئەو بارودۆخەوە ڕوبەڕووی بنەوە و دوور بن لە هەر زانێکی دەرونی و بتوان باش مامەڵە لەگەڵ ئەو فترەیە بکەن. بەڵێ هۆنیا خان ئەمڕۆ لەوانەیە تەوەری یەکەم و دووەممان تۆزێک تەوەریکی خانمانە بێ. لە تەوەری دوێم شاباش لە ئەزمموی دوو خوشکەکەین لە کاری دەسڕنگینیە دیارە لەوانەیە هەمووای گوێبستی ئەو بێتین ئەم شتانە لە ناو خێزانەکانە دوا بە دوای یەک ئەگوازرێنەوە بە تایبەت بابەتی دەسڕنگینی و دروستکردنی جوانکاری ناو ماڵ و شچنین و درومانی و ئەم جۆرە بابەتانە ئەوەی کە سیرمان کرد بێ کاتێک دایکێک خۆی توانی بێتی درومان بکەیان درومانی کرده بێەوە کچەکانیشی ئەو توانایەنتیا بوو یاخود دەزڕنگین بوو بێتن لە ناو خوشکەکانە بڵاو بۆتەوە. ئەمڕۆژ نمونەیەکی وامان هەیە دوو خوشکی بەڕێزن کە دەزڕنگین لێرە هەردووکیان میوانمانە بن و دواترە چینە ناو وردەکاریەوە بزانێکی زیاتر لە چ بوارێکە کارەکە. بەڵێ کۆتاتەوەری ئەم ڕۆژمان برسی دەبێت لە کاریگەری جەندەر و کولتور لەسەر ئارامی خێزان لێستایەکێک لەو بابەتانەی کە هەمووانی بەخۆیەوە سەرقاڵکە و باسێکی زۆری لێوە دەکرێت و هەوڵ دەدرێت بابەتی جەندەر بکرێت بە بابەتێک کە لە سەرجەم دام و دەستگا فەرمیەکانی تەنانەت حکوومەتی شاگرنگی پێ بدرێت و لە چەندین شوێن بانگەشەی بۆ دەکرێت. بۆیە دەپرسین ئاخۆ ئەم چەمکە ئەمڕۆ هەندێک کێسە هاتووتەنە و کولتوری کۆمەلگای ئێمەوە چ کاریگەریکی لەسەر ئارامی خێزان هەیە؟ ئایا بەڕاستی دەبێت تا جێگای ئارامی یەخود بۆ خۆی جێ پرسیار و چەندین پرسی تری لێ دەکەوێتەوە؟ لە تەوەری سێماندا بە تایبەتی باس لەم بابەتە دەکەین و کۆمەڵێک زانیاردنوێ سەبارەت بە وڵاتەکە دەخێنەوە لەگەڵتان. بەڵێ ئازیزانە سەرشتچینە لای گەشت و هەوا بزانێتین بۆ ئەمڕۆ سەرما هەرمێنێ و بارانە مێنە یاخود هەبێ بە هەور و خۆش فەرموو.
عزیزا لە تەوەریەکەمماندا باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە پێویستە هەموو دایکان ئاگاداری بن و گرنگی پێ بدەن ئەویش دۆخی دەرونی دایکانە دوای منداڵبوون زۆربەی خانمان لە دوای منداڵبوون حاڵەتێکی دەرونی ڕاخۆشیان ڕویان تێدەکات و لە زۆربەی خانماندا جۆرێک لە خەمۆکی توش دەبێت کە پەیوەندی بە منداڵبوونەوە هەیە. جا ئەمڕۆ باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتو ڕۆژین عەلی دەروونناس. خاتو ڕۆژین بەخێر سپاسی ئامادەبوون دەکەین. باش بە بزانین خەمۆکی لە چ کاتێکەوە دەست پێکاوە بە تایبەتی هیچ پەیوەندێکی بە دووگیانی هێڵرا چ ئێمە خەمۆکیمان بیستی بێ بەڵام ئەوەی کە پەیوەندی بە دووگیانیەوە جۆرەکەی جیاوازە یان هەر پەیوەندی بەو کاتەوە هەیە. ئێمە بۆ ئەوەی باسی بە ساغ و سەلامەتی هێنانە دنیای مناڵێک یا کۆرپەلەیە بکەین سێ قۆناغمان هەیە نەک بە تەنیا قۆناغی کاتی مناڵ بوون ئێمە غەیری ئەمە سێ قۆناغی کەمان هەیە. قۆناغی پێش دروستبوونی مناڵ یعنی قۆناغی کە تیا ئامادەکاریەکرێ بۆ دووگیان بوون، قۆناغی دووگیانی و قۆناغی پاش دانانی مناڵ، قۆناغی لەدایکبوونی مناڵەکەم. ئەمە هەر یەکێک لەم قۆناغانە گرنگی و تایبەتمەندی و خاصێتی خۆی هەیە و گرنگە ترکیز بکرێتە سەری. ئەمە گەر بە قۆناغی یەکەم دەست پێ بکەین کە قۆناغی ئامادەکاریە بۆ هێنانی دنیای مناڵێک، ئەمە عادەتەن لەو شوێنانەیە زۆرتر ترکیز دەکرێتە سەری کە وڵاتە پێشکەوت و شوێنە پێشکەوتوەکانە لەم قۆناغەیە خانمەکە ئامادەکرێ بۆ پلاندانی و ئامادەکاریەکە بۆ هێنانە دنیای مناڵێک. لەم قۆناغەیە خانمەکە ئەکرێ لەو شوێنانەیە کۆمەڵە دەورات و کورس ئەبینێ بۆ ئەوەی کۆمەڵێک زانیاری هەیە بیبێ لەسەر دۆخی خۆی و دروستبوون و هێنان دنیای مناڵەکەی. لەوانە ئەو خواردانە چی ئەبێ بیخوا، ئەو خواردانە چیەک ئەبێ نەچێتە سەری و بەکاری نەهێنێ، لە ڕووی دەرونیەوە چۆن مامەڵە بکە، پەیوەندیەکانی چۆن بێ و گرنگی چۆن بە دۆخی دەرونی و جەستەی خۆی بە شێوەیەکی گشتی ئەمە عادەتەن لەو شوێنە پێشکەوتوانەیە ترکیز دەکرێتە سەری. قۆناغی دواترمان هەیە کە قۆناغی دووگیان بوونە. لەم قۆناغەیە کۆمەڵک تەبدیلات و گۆڕان لە جەستەی خانمەکە ڕۆیە کە ئەکرێ بەشێک لە خانمان بە ئاستایی یان بە ئاسانی ئەم قۆناغە دێ بپەڕێنن، ئەکرێ بەشە لە خانمانی کە نەخێر هەستیاریان بۆ ئەم تەبدیلاتە هەبێ. هەر بە نمونە کاتە جاجار کەوێتەوە سەر کەساتیەکان یان کەسەکان نەخێرها پەیوەندی بۆ گۆڕانە هەیە ئەو تەبدیلاتە هەیە لە ناو جەستەیە ڕوئەیە بەبستەوەی هەموو کەسێک یانی ڕەنگە توش نەبێ بەڵێ بەدڵنایی هەرێکە لە هۆرمۆنەکانی ئەسترۆجین و پرۆجسترۆن لە قۆناغی دووگیانیە هەر بە دروستبوونی مناڵەکە بە بەردەوامی ڕوو لە بەرزبوونەوەکەن تا ئەگەنە بەرزترین ئاستیان و ڕاستەوخۆ بەدانانی مناڵەکە لە دایکبوونی مناڵەکە هەرێکە لەم دوو هۆرمۆنە بەردەوامڕوو لە دابەزینەکەن تا ئەگەنە نزمترین ئاستیان و بەشێک لە خانمان هەستیاریان بەم گۆڕانە بەم تەبدیلاتە لە هۆرمۆنەکانی هەستیاریەکان ئێمە سێ حاڵەت سێ تەنگەژەی دەرونیمان هەیە کە لە ناو خانمانە ئەگەری دەرکەوتن و دروستبوونی هەیە. لەوانە تەنگەژەی خەمۆکی ئاستان یا سوکر خەمۆکی پاش مناڵبوون کە لە زمان ئینگلیزیە بێبی بلووی پێ ئەوترێ. جۆری دووهەم لە تەنگەژەکان خەمۆکی زەیستانیە. جۆری سێهەم لە تەنگەژەکان سایکۆسس یا زووهانی زەیستانیە کە هەر یەکە لەم تەنگەژانە هۆکار و نیشانە و ڕێگە چارەسەری تایبەت بەخۆی هەیە. باش با بچینە ناو وردەکاریەوە کێنەوە کەسانی زیاتر تووشی ئەم جۆرە تەنگەژانە بن و یەکێکیش باسییانەکەین دوایی ئەو کەسانەی کە ئەگەری دووچاربوون بەم تەنگەژانیان هەیە توێژینەوەکان پێمان ئەڵێن هۆکارەکان تەوزیع بن بۆ سێ هۆکار: هۆکارە جینەتیکیەکان، هۆکارە هۆرمۆنیەکان، هۆکارە دەرونی و کۆمەڵایەتیەکان. ئەگەر بێنە سەر باسی هەریەکە لەم هۆکارانە بنمونە هۆکارە جینەتیکیەکان بۆ نمونە و خانمانەی کە لە پێشوویانە ئەزمموی حاڵەتی خەمۆکیان کردبێ یان ئەو خانمانی لە مناڵبوونەکانی پێشووترا دووچاری توشبوون بە تەنگەژی تەنگەژێکی پاش مناڵبوون بوو بێتن لە مناڵبوونەوەکانی تریا ئەگەری دەکرێگەر بوون لە بۆ ماوەیش لە خێزانەکان بەڵێ بەدڵنیایەکی لە هۆکارەکان ئەوەیە کە بوونی مێژووی ئەم گرفتە دەرونی لە ناو خێزانی خانمەکەیە. ئەمە هۆکارە جینەتیکیەکانە، ئەمە هۆکارێکی کەمان هەیە هۆکارە دەرونی و کۆمەڵایەتیەکانن.
ئەم هۆکارانە ئەکرێ بوونی کێشە و گرفت لە ناو خێزانی خانمەکەیە کۆمەڵێک ڕووداوی نەرێنی و نەخوازراو بۆ نمونە لە دەستدانی کەسێکی ئازیز بوونی گرفت و مەشاکلێکی گەورە لە ناو خێزانی خانمەکەیە بۆ نمونە بوونی کێشە لە شوێنی کاری خانمەکەیە یان خانمەکە ئەزمموی یەکەمی مناڵبوونی بێ ینی یەکەم مناڵی بێ و تازە ئەزمموی مناڵبوون و چاودێریکردنی مناڵ بکە مەژێکێکێ لە هۆکارەکان یەکێکە لە هۆکارەکان بوونی حملی نەخوازراو یا حملی نەویستراوە ئەمە زۆر خانممان هەیە بە درێژایی قۆناغی دووگیانیەکەی قبولی حملەکەی ناکە لەبەرەوە ئەمە ژێکێکێ لە هۆکارەکان و ئەمە تەسیرە کاتە سەر هەم لایانی دەرونی خودی خانمەکە هەم کاریگەری کاتە سەر تەندروستی و گەشە و تاوبوونی گەشەی مناڵەکە زۆر خانمەکەمان هەیە بەهۆی ئەو پابندی و ئیلتیزامە ئاینی کە لێرە هەیە بیدایەت حملەکەی نەویستوە یا بێ پلان و نەخوازراو بووە بەڵام بە تێپەڕبوونی کات قبولی دۆخەکەکە بەگشتی ئەو مناڵانەی کە لەم دایکانە لە دایکە بن کە حملەکان نەویستراوە یا بێ بەرنامە و بێ پلان و نەخوازراوە توێژینەوەکان ئەو پشت ڕاستەکەنەوە کە ئەم مناڵانە کێشەی تەندروستیان ئەگەری هەیە کە تووشی کێشەی تەندروستی بن یا لاوەزی یا کەمی وەزنیان بۆ دروست ببێ جیاواز لە خانمەکانی ئەم گرفتە دەرونیە دوجار لەسەر کۆرپەکەش تەسیری ئەبێ لە بەدڵنیایەوە لە بەرەوەی ئەم مناڵە بە بیدایەتی دروستبوونی خانەیەکە لە ناو جستی ئەم خانمەیە ڕەن وەرەگرێ و ئەبە بە مرۆڤە لە بەرەوبوونی هەر کێشێک لە ناو دایکەکەیە ئەگەری دروستبوون یا یەکسانە بە دروستبوونی کێشە بۆ مناڵەکە ئەمە هۆکارە دەرونی و کۆمەڵایەتیەکانن ئەمە هۆکاری کەمان هەیە هۆکارە هۆرمۆنیەکانن کە هۆکارە بوو لە پێشوا باسمان کرد هۆکارەکانی هۆرمۆنی ئەسترۆجین و پرۆجسترۆن کە بەردەوامڕوو لە بەرزبوونەوەکەن و بەدانانی مناڵەکە وردە وردە ڕوو لە دابەزینەکەن تا ئەگەنە نزمترین ئاستیان بەگشتی ئەم هۆکارەکانی ئەم تەنگەژە دەرونیانن زۆر باشە ئەگەر زۆربەی جار حاڵی وەمان گوێ لێ بێ کە خانمێک بە پێویستی خۆی یا خێزان بە پێویستی خۆی خەریکە مناڵیان ئەبێ لەم کاتەیە ئەم خانمە چی بکە بەوەی کە هەم ئاگای لە تەندروستی خۆی بێ لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیشە و مناڵەکەشی بە دوور بێ لە هەر کاریگەرێکی لاوکی کە بەهۆی ئەو حاڵتانی کە بەسەر دایکەوەیە دوای کاریگەری دروستکە لەسەر مناڵەکە چۆن خۆی ئامادە بکە بەشێکی گەورەی ئەوە کە ئەبێتە هۆی ئەوەی ئەم خانمە تەنگەژەی بۆ دروست بێ بیر و باوەڕەکان یا ئەتوانین بڵێن هەڵا هەزری و هەڵە معریفەکانی خانمەکەیە کە ئەگەری هەیە لەو کاتەیە بیکاتە ناو تەنگەژێکی دەرونی کە ناوی خەمۆکیە لە فترەی حملەکەیە و ئەمەش تەسیرە کاتە سەر مناڵەکەی لە بەرەوەی ئەوەی گرنگە ئەگەر خۆی توانی یا حاڵەتەکەی لە پلەیەکی نەگەشت بە پلەیەکی تند خۆی حملەکەی قبول بکە و ئاگای لە بیرکردنەوەکانی و دۆخی و ئەم بابەتانە بێ ئەتوانێت خۆی ئیشی لەسەر کاگەن بۆ مەرجی نەگەشت بێتە پلەیەکی تند بەڵام ئەگەر حاڵەتەکەی گەشتە قۆناغێک گەشتە پلەیەکە کار لە کۆمەڵێک توانا و بابەتی دایکەکە بکە لێرە پێویستە سەردانی ئەو مرکەزانیا و شوێنانە بکە کە تیا چارەسەری دەرونی وەرەگیرە ڕەنگە لە بیدایە تاوەکو یەکەم هێڵی چارەسەری بە دانیشتن دەرونیەکان ئیشی لەسەر بکرێ ئەگەر بە تەنیا بەمە ئیشی لەسەر نەکرا و حاڵەتەکەی کۆنتترۆل نەکرا ئەوە تیا پشتە بەستین بەکارهێنانی دەرمان زۆر باشە باست لەوە کرد کە ئێمە خەمۆکی سوکمان هەیە مامناوتمان هەیە و هەمانە زۆر توندە خەمۆکیکی چۆن هەستی پێ بکە ئەو خانمە کە چی جۆرێکیانە و پێویستە چی بکات هەرێکێک لەم تەنگەجانە هۆکار و خاصیت و نیشانە و ڕێگا چارەسەری و کاتی دەرکەوتنی خۆی هەیە ئەگەر ئێمە بینە سەر باسی یەکەم جۆر لە تەنگەژەکان بە نمونە خەمۆکی ئاسان یا سوکە خەمۆکی پاش مناڵبوون کە بەلوی پێوترا ئەم جۆرە لە تەنگەژیا ئەم جۆرە لە خەمۆکی لە هەر سەد خانمێکە کە مناڵیان ئەبێ هەشتا خانم ئەگەری هەیە بکوێتە ناو ئەم تەنگەژیەوە ئەم ژمارە کات حاڵەتێکی یاسایی یعنی خانمان تووشی ترس نبنەوە لە حاڵەتێک ئەگەر خەمۆکێکی ئاسان بێت بەڵێ و ئەم نیشانەکانی ئەم حاڵەتە لە دوای لەدایک بوونی مناڵەکە تا هەفتەی یەکەم ئەگەری هەیە لە خانمەکە دەربکە و وردە وردە بە ڕۆشتنی کات ئەگاتە دەڕۆژی دوای مناڵبوونەکە نیشانەکان وردە وردە ڕوو لە کاڵبوونەوە و نەزمبوونەوە نەمانەکەن و نیشانەکانیشی کۆمەڵێک نیشانەی سادەی هەیە لەوانە ڕەنگە تێکچوونی خەوی بۆ دروست بێ ئاڵوگۆڕێک لە مەزاجی خانمەکە زوو دڵپڕبوون زوو هەستکردن بە گریان لەوانە مەزاجێکی خەمۆکی هەبێ هەست بە ئازار لە بە چەند شوێنێکی تایبەتی جەستەیە بکە لەوانە ئازاری سەری بۆ دروست بێ ئەمانە بەگشتی نیشانەکانی خەمۆکی ئاسانی
یاست و کە خەمۆکی پاش مناڵبوونن و ئەوەی گرنگە لێریا بۆ خانمەکە وەکو هەڵی چارەسەری تەرکیز دەکرێتە سەری ئەوەیە پاڵپشتی کۆمەڵایەتی یا سەپۆرتی خێزانن ئەمە دەورێکی گرنگی هەیە لە زوو دەرچوون یا توول نەبوونی نیشانەکانی ئەم تەنگەژە دەرونیە بۆ خانمەکە لە ناو کەلتوری کوردەواری شتێکی جوانمان هەیە کە ئەو خانمەی کە مناڵی ئەبێ خێزان لە دەوری کۆبنەوە هاوکاریەکەن خزمەتیەکەن هاوکار و یارمەتیە بن ئەمەی کە ئەم هاوکاری خێزان کە ئەوەکەن کە ئەرک و دەورەکانی یا لۆدەکانی سەرشانی خانمەکە کەمتر بێتەوە چاودێری خانمەکەکەن چاودێری مناڵەکەیەکەن یارمەتیان لەوەی کە خەوێکی ئاسان بە باشی خەو بکە خواردنێکی باشی هەبێ ئیسراحەتکە هەموو ئەمانە دەور ئەبینێ لەم جۆریان لە تەنگەژە دەورە بینێ لەوەیە کە خانمەکە زوو لەم تەنگەژەیە دەرچێ و نیشانەکانی تونت نەبن و بە مدەی دەڕۆژ وردەوردە نیشانەکان ڕوو لە نەمانە یعنی ئەگەری هەیە ئەگەر ئەم سەپۆرتەژ نەبێ ئەم پاڵپشتیە نەبێ حاڵەتەکە درێژ بێتەوە ماوەیەکی زیاتر بەڵێ بە نەبوونی سەپۆرت یا پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی بۆ ئەم خانمە ئەگەری هەیە نیشانەکان تونتر بنەوە بچن ناو جۆری کە لە تەنگەژەوە ینی قۆناغێکی تریشی خەڵکیەوە کەواتە نیشانەکانی قۆناغە چین؟ قۆناغی دووەم خەمۆکی زەیستانی جۆری دووهەم لە تەنگەژەکان خەمۆکی زەیستانیە ئەم خەمۆکیە لە هەر سەد خانمێکە کە مناڵیان ئەبێ 15 خانم ئەگەری هەیە بکەوێتە ناو تەنگەژەیەوە و ئەم جۆرە لە تەنگەژەش و کار و نیشانە و ڕێگا چارەسەری تایبەت بە خۆی هەیە ئەمە ئەگەر بینە سەر نیشانەکانی ئەم تەنگەژەیە چین بۆی خانمەکان بیناستەوە ئەم تەنگەژەیە هەموو نیشانەکانی خەمۆکی لەناو ئەم جۆر لە تەنگەژە ئەبینرێ لەوانە بوونی مەزاجێکی خەمۆک لە زۆربەی کاتەکانی ڕۆژەکەی خانمەکەیە لەوانە کەمبوونەوەی چالاکیەکانی خانمەکە و ڕفتار و ئەنجامدانەکانی یەکێکە لە نیشانەکانی کەمبوونەوە یان نەمانی چێژە ئەمە هەمومانەوە زانین کە خانمێک مناڵی ئەبێ چێژ لە بوونی مناڵەکەیە بینێ پێی دڵخۆشە خۆشی لێوەرەگیرێ بەڵام پێچەوانە ئەم خانمانە کە ئەکەونە ناوم تەنگەژەوە ناتوانن چێژ لە بوونی مناڵە تازەکان ببینن ناتوانن خۆشی لێوەربگرن و غێری هاتنی مناڵەکەی ئەبوونی مناڵەکەی کۆمەڵێک بابەت هەیە کە لە پێشوا چێژیان لێوەرگرت و چێژانشیان ڕوو لە کەمی و دابەزینەکە یەکێکە لە نیشانەکانی ئەوەیە تێکچوونی خەویان بۆ دروستە بێ تێکچوونی خواردنیان بۆ دروستە بێ ئەکرێ کۆمەڵێک هەڵەی معریفی یەک کۆمەڵێک هەڵەی فکریان بۆ دروست بێن لەوانە خانمەکە خۆی لۆماکە خۆی بە تاوان بارەزانە لە هاتنی ئەم مناڵە تازەیە لەوانە وابیرەکاتەوە ئەم مناڵ ناتوانێت خزمەتی بکە ناتوانێت هاوکاری بکە ناتوانێت گەوری کا و یارمەتی بە ڕەنگە ترسی ئەوەی بۆ دروست بێ کە ئەم دایکە بمرێ وابیرەکاتەوە کە بمرێ دوای خۆی مناڵەکە کێ سەرپەرشتیەکە کێ خزمەتیەکە کێ چاودێریەکە ئەبێت چۆن بێ هەموو ئەمانە ئەبنە هۆی وی کە حاڵەتەکەی تونتر بێ و ئیش لەسەرکردنی تا ڕادەیەک تونتر بێ بەگشتی ئەمە نیشانەکە چارەسەرێکم حاڵدا پێویستی بە سەردانی دەروون ناسایان پزیشکی دەرونی یا وەرگرتنی دەرمانەوەش هەر بەڕاوێژی دەرونی چارەسەر ئەم تەنگەژەیە یا ئەم جۆرە لە تەنگەژە کارەکە سەر توانای دایکەکە بۆ خزمەتکردن و ئاگالێبوونی مناڵەکەی لەبرەوە ئەوەی زۆر گرنگە خێزانەکان یا خانمەکە خۆی ئاگادار بێ ئەوەیە ئەم نیشانانە هیچ کامیان بەدەستی خودی خانمەکە نین و چۆن نیشانەکان بەدەستی خۆی نین چارەسەرکەشی لە لای خۆی نییە لەبرەوە گرنگە بە زووترین کات هەوڵ بن سەردانی ئەو مەرکەزانە ئەو جێگانەی پێ بکەن کە ئەو مەرکەزانە کە تیا چارەسەر بۆ ئەم گرفتە وەرەگیرە ئەوە لێرە لەلایەن پزیشکی دەرونی ئەبینرێ و حاڵەتەکەی دەست نیشانەکرێ وەتیا دەستێکرێ بۆ ڕێگە چارەسەرانەی کە بۆ ئەم خانمە گرنگە و چارەسەرەکانی بە پێی پلەی یا توندی نیشانەکانی خانمەکە گۆڕدرێ هەڵێکی چارەسەریمان هەیە چارەسەرە لە ڕێگەی دانیشتە دەرونیەکانەوە کە کۆمەڵێک ڕێگەی چارەسەری و کۆمەڵێک تەکنیکێتیا بەکارهێنرێ بۆ ئیشکردن لەسەر بیرەکانی کەسەکە هەڵە مەعریفیەکانی چێژبینینەکانی ئەنجامدانەکانی و کۆمەڵێک بابەت هەیە لە چ قۆناغێکە ئەتوانێم خانمە سوود لەم ڕاوێژە ببینێ کە دەروون ناسێک بووەکە لە ئەو تەنگەژە دەرونیە کە تووشی بووە کە ئابەی زەیسانیە خەمۆکی زەیسانەیە کە لە پاش مناڵبوونەکە بۆی دروستە بێ ئەکرێ
وەکو ئەمە وەکوی هەڵێکی چارەسەری زۆر سوودمەند بێ و ئێمە زۆر خانممان هەیە بە تەنیا ئەم هەڵە چارەسەری بەس نیە نیشانەکانی توندرن و تونترە و پێویستی بەوەی هەڵێکی چارەسەری کەشی بۆ بەکاربهێنرە کە چارەسەرە لە ڕێگای بەکارهێنانی دەرمانی دەرونیەوە کەمەش پزیشکی دەرونی بۆی ئەنووسێ و بە توندبوونی نیشانەکانی ڕەنگە چارەسەرەکان زۆرتر لەمەی پێویست بێ پێویستی بۆ بێ کەمانەوە یا داخڵبوونی لە خەستەخانە بۆ بکرێ یان چارەسەری بە تەزووی کاربای بۆ بەکاربهێنرێ بەگشتی ئەمە هێڵە چارەسەریەکانن بۆ کابەی زیستانی. باسێک لەوە بکەین یعنی ئێمە لە کوردستان بەداخۆتە ئێسا ناوەندێکی وامان نییە کە کار بکە لەسەر خانمانی دووگیان یاخود لە نەخۆشخانەکانە ئێمە بە تایبەتی ڕاوێژکاری دەرونیمان هەبێ یاخود کۆمەڵایەتیمان هەبێ بۆی ئەم خانمە ئامادەسازی بۆ بکرێ بۆی کە کاتێ دووگیانە بێ ئەگەر بێت و خانمێک ئەم ئامادەسازیە بکە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە دوجار ئەگەری توشبوونی بە خۆمۆکی کەمتر ئەبێتەوە یاخود دەتوانرێ ئاسانتر تێکپەڕێنێ بەڵێ بەدڵنیاییەوە ڕاستە لێرە ئەو مەرکەزانیا و جێگانە نین کە ئامادەکاری بۆ ئەم قۆناغاکەن لەبرۆ هەموو تەرکیزەکانەکەوتەوە سەر خودی خانمەکە خۆی کاتێمە بێ هۆشیاری بە خانمەکان بەڵێ ئەبێ خانمەکە خۆی هەوڵی خۆڕۆشن بیرکردن کۆکردنەوەی زانیاری لەسەر قۆناغەکە بە لە بڕۆی هەر بوونی هەر زانیاریە یا ئاگابوون و وعیبوونی خانمەکە ئەبێتە خۆی ئەوەی لە قۆناغی دووگیانیا خۆی ئەها زۆر گرنگی بە دۆخی خۆی بە و هەر باشیەک لە ناو ئەم خانمە ئەبێتە خۆی گەرنتیەوەمان وەکە کە مناڵێکی ساغ و سەلامەت بێتە دنیا و بوونی هەر ناباشیەک یا کێشێک لە ناو ئەم خانمە ئەبێتە هۆیەوەی کە ئەگەری دووچار بوون بە تەنگەژە دەرونیەکان زۆرتر بکەن. ئەشتوانین یعنی بۆ نمونە ئەگەر سوود لە ئەزمموی کەسانی دەوروبەر وەربگرێ بۆ نمونە ئەگەر دایکی بێ یان کەسێکی دڵسۆزی بێ ئەمە بتوانێت ئامۆژگاری کاکە خۆی بم قۆناغەیە تێپەڕیوە ڕەنگە ئەم خانمە تەشجیع بێ بۆی کە زوو ئەو حاڵەتە تێپەڕ بەڵێ ڕەنگە ئەمەژێکێک بێ لە ڕێگە باشەکان کاتە زۆر باش نەفرمونە خاتە ڕۆژین ئەم جۆرە خەمۆکیانی کە تۆ باسی کردێکم نیشانێکی هەیە ئایا توشبوونی ئەم خانمە بەم خەمۆکیە جێگەی ترسە یان شتێکەیە بڵێن ئیترم خەمۆکیە لەگەڵ یا بەردەوامە بێت تەواو نابێ یا ئافرەتەکە زۆر ئەناڵێنێ بەس دەسیەوە نەخێر ئەم حاڵەتانە بەمەرجی زوو بەدەمەوە چوون یا زووتر ڕۆشتن بۆ چارەسەرەکان جێگای مەترسینین لەبرۆ بە بەڵگەی ئەوە جێگای مەترسینین کە هەریەکە لەمانە چارەسەری تایبەت بە خۆی هەیە و تاکۆتایی نامێنێتەوە مەدەیەکی دیاریکراوە ماوەیەکی دیاریکراوە کە چارەسەری بۆ وەرەگرای کەسەکە توانێت تێپەڕێنە و لەم قۆناغە بەڵێ زۆر چاکە بینە سەر ڕۆڵی هاوسەر تا چەنێگە توانێت هاوکاری خانمکی بکە دوور بێ لەم تەنگەشە دەرونیانەوە هەروەها کەشی دەرونی خۆی و هەروانە ماڵەکەشی بۆ ئارام بکاتەوە ڕایبێنێ لەگەڵە و وەزع تازەی مناڵ بوون و ئازار و هاوسەر دەورێکی گەورە یا ڕۆڵێکی گەورەی هەیە لە باشتربوونی دۆخی دەرونی خانمەکە هەر بە بەڵگەی ئەوەی چۆن کاتێک مشکلێکی خێزانی چونکەوەیەکێک لە هۆکارەکان ناتەباییەک ناڕێکێک لە ناو خێزانی ئەم خانمە هەبێ ئەمە ئەگەری دووچار بوونی بە تەنگەژەکە یا چونە ناو تەنگەژە دەرونیەکانەوە زۆرترەکە لەبرۆ ئەگەر هاوسەرەکە لە گۆڕانەکان یا نیشانەکانی ئەو قۆناغی کە خانمەکە تایەتی و پێی تێپەڕێ بزانێەوە بەپێی ئەو مامەڵی لەگەڵا بکە و خانمەکە تا لە ڕووی دەرونیەوە ئارام بێ و کێشەکانی کەمتر بێ ئەگەری چوونە ناو تەنگەژەکەی کەمترە بێ و ئەگەری چوو بێتە ناو تەنگەژەکەەوە ئەگەری زوو دەرچوونی لی باشترە بێ زۆر باشە کاتە ڕۆژان خان با ئێمە گرنگی بین بۆ هۆشیاری کە خانم پێویستە وەری بگرێ بۆ ئەوەی کە کاتێک دووچاری و حاڵەتە بۆیەوە ئەمەدە سازیەکی کردبێ کۆمەڵێک شت ڕۆیە لە کاتی فترەی دوای منداڵبوونیان هەر لە کاتی دووگیانیە کە پێویستە خانمان ئاگاداری بن ئێمە ئاماژەمان بە زۆرێکیە بەڵام یەکێک لەو شتانەی تر کە کەسانی تڕەنگە کاریگەریان زۆر لەسەر ئێمە هەبێ بە جۆرێک بمانترسێنن بڵێن جاروادایکێک دوو مناڵی ئەبێ پێڵن کەی بای ئەو ماوە دوو مناڵە بێت و چۆن بۆ بەخێوە کرێ و زڕوو وایە ئەمانەش تا چەندێک کاریگەری ئەکاتە سەر حاڵەتی دەرونی ئەم دایکە کە دەوروبەر کۆمەڵە قسە و توانج بەم دایکە بڵێ
بڵێن حاڵەتەکەی خراپتر بکات. بەڵێ بەدڵنیاییەوە یەکێک لە پۆینتەکان یا یەکێک لە بابەتەکان ئەوەیە کە تێڕوانین یا قسەکانی چواردەورە بۆ ئەم خانمەوە ئەم خانمەکەوێتە ژێر کاریگەری و بیرەکانی بەماگۆڕێ و ئەمە تێڕوانینێکی ناخۆش یا هەستێکی ناخۆش لای خانمەکە دروستەکە لەبرەوە ئەوەی گرنگە لێریا بۆ خانمەکە هۆشیار بێ کە دۆخی ئەو یەکسانە بە دۆخی مناڵەکەی یا تەندروستی مناڵەکەی لەبرەوە هەوڵ بە لە کۆمەڵێک جێگەیە کۆمەڵێک شوێن کە کۆمەڵێک بابەتی نەبەشی پێوترێ یا وەری نەگرێ ئەگەر وەریگر ئیشی پێنەکە یا کەمتر بەرکەوتنی لەگەڵ شوێنانە هەبێ ڕەنگە زۆرتر هاوکار و یارمەتی بە ئێمە بەناسینی حاڵەتەکان یا جۆرەکان ئەتوانین مامەڵەکردنمان لەگەڵ یا بزانین کە چۆنە بێ لەبرەوە ئێمە جۆری کەمان هەیە لە حاڵەتەکان کە حاڵەتی سێمە سایکۆسز یا زووهانی قۆناغ یا فترەی زەیسانی پێوترێ. خاتو ڕۆژین پرسیارێکم بۆ دروست بۆ هۆنیا ئێماشی میوانمان کردبێ سەبارەت بە تەندروستی منداڵ چێ لە کاتی دووگیانیا بیان کاتێک کە مناڵەکە لە دایکە بە دایکەکە شیری پێدا زۆر تەرکیزیان خۆت سەر جۆری خواردنەکە و ئەڵێن هەرچی بخورە کاریگەری هەیە لەسەر تەندروستی جەستەی ئەم منداڵ لە ڕووی دەرونیشەوە وایە خواردن هیچ پەیوەندی هەیە بە دەرونی دایکەکە و مناڵەکە چ لە فترەی دووگیانی یا فترەی زەیستانیا بێ. بەدڵنیاییەوە یەکێک لە پۆینتەکان یەکێک لە بابەتەکان کە تەرکیز دەکرێتە سری جدۆلی خواردن یا خواردنێکی ڕێکی خانمەکەیە کە کاریگەریە کاتە سەر دروستبوونی مناڵەکەش لە بڕی وەکو لە پێشوە ئاماژەمان پێکرد ئەم مناڵە تەنیا خانەیەکە لە ناو جەستەی ئەم خانمەیە ئەم پرۆسەیە تەواوەکە و شکڵ وەرەگرێ و ئەبێ بۆ مناڵەی کە ئەبینرێ ئەم مناڵە چۆن دروستە بێ هەر ڕێکیەک هەر بەرنمێکی باش لە ئەم خانمە کە پێڕەویەکە یا بەکاری هێن یەکێک لەوانە کە بوونی جدولێکی خواردنی تەندروستە تەسیرە کاتە سەر مناڵەکە. خەویش کاریگەرێکی باشێ بەڵام تا ڕادێک خانمە لە دوای منداڵ بوون یانێ بێ نۆرە بگرن بووی ئاگان لە مناڵەکان یا بێ مناڵ ئاتەم بە شەوە ناخەوێت تازەیە کۆرپی ڕەنگە قڕ بێەوە بەڵام ئەتوانێت لە ڕێگی خواردنەکەەوە زیاتر کاریگەریکە یان بەڕادەیەک بتوانێت خەویشی ڕێ بکاتەوە لەگەڵ کاریگەری هەستە بەڵە بەدڵنیەوە لەبرۆ خەوێکی ڕێک خەوێکی باش دەورێکی گرنگی هەیە بۆ لانی دەرونی خانمەکە و مامەڵەکردنی لەگەڵ مناڵەکە و ئەم خەوەڕێک و باشە هاوکاریە بێ یا یارمەتی دەریە ئەگەر مشکلێکیش هەبێ بە زووی تێپەڕێنەوە و خانمەکە مەدایەکێوێ یا ماوەیەکێوێت تا لەگەڵ مناڵە تازەکەی ڕایە جدولی خەوەکەی ڕان وەرەگرێ ئەو بابەتەکانی ڕێکە خاتەوە. ئێمە تقریبا لە کۆتایان تەوەرەیان پێمە خۆشە هەر شتێکی تر مابێت بۆ خانمانی ئێمە ئەگەر بێنە سەر باسی جۆری سێهەم لە تەنگەژەکان کە لێرە گرنگ بۆ ئاماژەی پێبین لەبەری باسی دوو جۆرەکەی کەمان کرد تەنگەژەی سێهەم زووهانی پاش مناڵبوونە یا سایکۆسی پاش مناڵبوونی پێوترێ ئەم جۆرە لە تەنگەژە مەترسیدارە و مەترسی لەسەر ئەگەری هەیە خانمەکە و مناڵەکەش دروستە لەبرەوە ڕاستە ئەگەری ڕێژەی ڕوودانی کەمە بۆن من لە هەر هزار خانمێک کە مناڵی ئەبێ یەک بۆ دوو خانم ئەگەری هەیە بکەوێتە ناو ئەم تەنگەژەیەوە و ئەمەش نیشانە و ڕێگە چارەسەری تایبەتی خۆی هەیە ئەگەر بێنە سەر باسی نیشانەکانی ئەمە نیشانەکانی بوونە هەلۆزەیشن هەلوەسەیە و نیشانەکانی وەهمە و ناڕێکیە لە مەزاجی خانمەکە هەلوەستە تێکچوونن لە فرمانی پێنج هەستەوەری خانمەکە لەوانە هەستەکانی بینین بیستن بۆنکردن تامکردن بەرکەوتن یعنی ئەکرێ خانمەکە کۆمەڵێک شت ببینێ یا کۆمەڵێک شت ببیستێکەوەن تر ناتوانن ببینن یا ناتوانن بیبیستن یان یەکێک لە نیشانەکان بوونی وەهمە کەمە باوەڕێکی هەڵە و ناباشەکە لەیان خانمەکە شتێکی ناڕاستە کە خۆی باوەڕ بەڵە شتێکی ناڕاست و ناواقعیە و تەسیرە کاتە سەر خانمەکە و مناڵەکە ئەمە وەهمێکی تایبەتمان هەیە کە لە ماوەی دووگیانیا دروستە بێ ئەوە ژوەهمی لە ناوبردنی کۆرپەلەی پێوتریان کە لێرەیە مەترسی لەسەر ژیانی کۆرپەکە دروستەکە لە بۆ یەکەم هێڵی چارەسەری ئەوەی گرنگە و تەرکیز دەکرێتە سەری ئەوەیە کە مناڵەکە لە دایکەکە جیاکرێتەوە تا ئەو کاتێک کە دایکەکە چارەسەرەکەی تەواو بوو چارەسەر وەرەگرێ بۆ بەستی پاراستنی هێشتنەوەی هەم مناڵەکە و هەم دایکەکە. ئەوە هەڵە چارەسەرەکانیش بەگشتی چارەسەرە بە بەکارهێنانی دەرمان ئەگەر حاڵەتەکەی تند بێ داغڵکردنی لە نەخۆشخانەکانە ڕەنگە پێویستی بچارەسەر بە تەزوی کارەبا هەبێ و هەڵێکی چارەسەری کەشمان هەیە کە
دانیشتن دەرونی ئەکانن بە شێوەیەکی گشتی ئەمە جۆری سێم لە تەنگەژەکان زۆر سپاسەکەین خاتون زۆر ڕۆژین سپاس. هیوای تەندروستێکی باش بۆ مودایکانە خوازین وەداری ئەو دایکانەشی کە دووگیانن دوور بن لەم تەنگەژە و جۆرە خەوەکیانی کە لێرە باسمان کرد سپاس بۆ خاتون ڕۆژی عەلی دەروناس سپاس. بەڵێ ئازیزان لە هەڵبجە فیدتێکمان ئامادەیە دەربارەی کارکوسارێک کە بۆ دوو باخچەی بۆ نەخۆشخانەی مناڵان دروست کردووە لە هەڵبجە. جان بەڕای من تایبەتە هەست کەسێکمان هەر ئیشێکمان هەبێ ئەتوانین لە لای خۆمانەوە جوانی بکەین ئەمەش کارێکی جوانە کە بۆ نەخۆشانی دروست کردووە بە تایبەتی نەخۆشانی مناڵ کە بتوان لەو باخچەیە دەرونێکی ئارامیان هەبێ بێکۆ بینەری و بیتێمان دێ فەرمون. نام حەسەن عەبدولکەریمم 10 ساڵ لەم خەستخانە داوامەکەم بۆ ئەم ژینگە ئەم دوو باخچە ڕێکوپیەکەی دروستمان کرد و بەخاتی ئەم خەڵکە لەزەتی بۆن ژینگەیەکی باش بێت و هەموو نوعی تیا گوڵی تایە کەوی تایە سەروای تایە یعنی زیاتر بۆ خۆشی مناڵەکان بێ گەورەکان زیاتر لەزەتی لێبن و بۆ ژینگەی ئەم خەستخانە خۆشترش بێت و وەڵا زیاتر خەڵکی دانیان ئاو و دان و خەڵکی باخچەکە ئەوم تا ئینشەڵا ساڵێکی تر زیاتر خۆشتر دەبێت تا ئیمساڵ. من گۆران عەبدوڵڵام هاوڕێی کاک حەسەنم پێکەوە لەگەڵ کارمەندێکا لێرە کارێکین لە نەخۆشخانەی مناڵ و مناڵبوون سەرڕای ئیشەکانی خۆمان هەستمان کرد کە دوو شوێن لە ناوەڕاستی خەستەخانەکەیە لە ناوچەقی خەستەخانەکەیە چۆڵن بیرمان لەوە کرۆ بۆچی لەبەرەوەی کە ئێرە خەستەخانێکی تایبەتە و خەستەخانێکی هەستیارە چووکە مناڵ سەردانیەکە بۆچی شتێک دروست نەکەین کە ئەو ترسی مناڵان چەند ساڵ هەیەە لە نەخۆشخانەکان لە دەرزی لە دکتۆر بیڕێنینەوە بۆی بیرمان لەوە کرەوە کە حەسەن دەستێکی ڕەنجینی هەیە لە دروستکردنی باخچە بیابانێکی بۆکە بە باخچەیەکی جوان و هەروە منیش بیرم لەوە کرۆ کۆمەڵێ باڵندە بێنم پێکەوە هاتین دوو شوێنمان لە ناوەڕاستی خەستەخانەکەیە دروست کرد ئیستا کاتێک مناڵێکێت بۆ خەستەخانەکە باوکی لە شوێنەوەی کە بڵێ ئەدبەم نەخۆشی ئەڵێ ڕێم بەلای باڵندەکان و ئەو کاتێک کە مناڵێک دەرزیەکە بینێ لێرە ئەترسێ ئەگیری یەکسەری بن بەلای باڵندەکان ژیرە بێتەوە و بۆتە شوێنێک جیاواز لەوەی کە خەستەخانەیە بۆتە شوێنێک وەکو شوێنێک بۆ نمونەی ژینگە و نمونەی ئاژەڵ دۆستی و ئەو باڵندانیش لێرە ڕاجێماگرون باڵندەی ماڵین ینی باڵندەیە نین کە ئەسلیان کوێی بێ باڵندەیەکن بۆ جوانی و ماڵین ئەوە هیوادارم لە هەموو شوێنەکانی کە ئەو کارمەندانی کە ئیشەکەن بیر لەوە بکەنەوە کە ژینگەیەکی جوان تێگەڵ بە ژینگە دۆسی و ئاژەڵ دۆسی تێگەڵ بە دامەزراوەکان بکەن. عزیزان دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ لە تەوری دووەم لەگەڵتانین لەگەڵ دوو خوشک کە خاوەنی دەستڕەنگینین و لە بواری چنین و دروستکردنی کڵاو و جانتا و جۆرە جوانکاری خانمانە کە لەگەڵ جلی کوردی و شتی تری شاتوانین بەکاری بێنن ئەو دوو بەڕێزەش خاتو ڕۆژان نەوزاد و زریان نەوزاد و خاتوونی دەستڕەنگین و دوو خوشک زۆر بەخێر بێن ئێرەتان جوانتر کرد خاتو ڕۆژان نازانم تۆ گەورەتریان بەڵێ زۆر چاکەبا لە تۆ دەست پێ لە کێوە دەستان کردو بەم ئیشە یاخود چۆن فکرێم جۆرە ئیشەتان بۆ هاتووە و تۆزێک باسی خۆتان و ئیشەکەتانمان بۆ بکەن. من ڕۆژان نەوزاد لە سلێمانی دائانیشین سەرەتای کارکردنمان بۆ چەند ساڵێک پێش ئێستا گەڕێتەوە سەرەتا کارەکانمان بە شێوەی چنین بوو دروستکردنی
بابەتی شلیلە و دواتر لەگەڵ گۆڕینی وەرزەکانە ئارەزومان لە بابەتی جلی کوردی بوو حەزمان کرد لەو بوارەیە کار بکەین بابەتی درومان و ئەوانەش باشە درومان دەسڕەنگینەکە تا لە هەموو بوارێکەوە تقریبا تا ڕادێ لە هەموو شتێک زای باشانی ئێستا ئەو خانمانی کێوە بانیانەکەی عادەتەن یەک خانمن زۆر جار باز لە سەپۆرتی خێزانەکەن بەڵام ئێوە بە تایبەتی گرنگی بەوەیان کە ئێوە دوو خوشکن بەیەکەوە کارەکەن و لەواری کاری هەر بە خێزانی دەستان پێ چۆن بوو بیرتان کردەوە بەیەکەوە دەست بکەن بە کارەکە حەزەکەم ئەگەر زریان خان جواب واللهی ئێمە بە تاک هەردێکەکەمان لە ماڵی خۆمانەوە هەر ئیشمانە کرد ئێستا هەردووکمان زەواجمان کردو جێن لە ماڵی خۆمان من زیاتر لە بابەتی درومان و ئەوش لە بابەتی چنین ئیترجلی کوردی بێدیان بابەتی شلی لە بێ ئەوان هەمووی ئیشێکرد ئەو دەستڕەنگینتر بوو ئەتوانم بڵم منیش لە بابەتی درومان بەڵام دوایی هاتین وتمان بۆچی پێکەوە شتەکە نەکەین بەیەک و شتێک بکەین کە هەم بڵاوکێنەوە خەڵکی سوودمەند بێ و هەم خۆمانیش و دوو کار ئەگەر لە بابەتی جیاوازە یەک بگرن بە ئەگەرێکی زۆرە شتێکی جوان باشتر و جوانتر تەواوەکە زۆر چاکە خەت و زریان وتی لە بابەتی درومانیە سەرجلانی خۆتان خۆتە خۆت دووریان ئایلەکە هەموو سپۆنسەر باینی هەمووی خۆم دوور زۆر باش کات سپۆنسەرێکیەوە هەوێ لە خێزانە ئیتر پەکە ناکەوێت خێزان بۆچی باشە هەر دەستیە باشە ئەنی چەندێک دەستان پێ کردووە ئایا ئیشەکانتان تا چەندێک بەرەو پێش چووە هەوڵتان ناوە شتی تازە و جوان دروست بکەن جیاز لەو کارانێکی پێشتر کردوتانە بەڵێ ماوەیەکی زۆرە دەستمان پێ کردووە بەڵام سەرەتای 2017 باوکی هاوسەرم پێشنیاری بۆ کردم بە دوکانێکی خنجیلانی بێ بەرامبەر و زۆر سپاسێکم دەستی ماچەکەم لێرەوە و سەرەتای کارکردن کارەکانمان لەو دوکانەوە دەستی پێکرد کە ئەمتوانی پێشتر کارەکانمان بۆ خوشکەکان و کەسەکانی دەوروبەرمان و کەسە نزیکەکان بەڵام بۆ هۆکارە من توانیم جێگایەکم هەبێ کە بتوانم ڕوبەڕوو غێری کەسەکانی چواردەوری خۆم یا خزم و بۆ خوشکەکانم کار بۆ کەسی تریش بکەم وا ڕوبەڕوو کارەکەشیان نەبینی جاریوا هەبوو بۆ نە ئاهاتن بابەتەکەیان بەدڵ بوو کە قسەمانەکرد لە قسەکردنەکانیانە ئەمتوانی بیرۆکە لە وشەکانیان یان لە داواکاریەکانیان وەرگرم و کاری تریشی دروستکە و وردە کارەکانمان گواستەوە بۆ سۆشیال میدیا لەوێەوە هەستمان کرد بینەرێکی باشترمانە بێ ئەلحەمدولیلا ئەمڕۆ سۆشیال میدیا بێ بەرامبەر ئەتوانێت کارەکانە بگەینێ بە زۆرترین کەس کە ئەگەر بینەری شوێنە بنیا ئەگەر بۆمە پەیجەکەتیان نانە بێ ئەگاتە لایەن و ئەگەر بابەتەکانیان بەدڵ بێ کەواتەوە ئێستا هەم سپاس بخوا دوکانتان هەیە لەوان پێیجوشتی لە ئێستا کارەکانمان گواستەوە بۆ سۆشیال میدیا بۆ ئێمە ئەوە ئاسان کرد زۆر چاکە زریان خان تۆ زیاتر لە چ بابەتێکە ئیشەکەی ئایا هەر جلوبەرگی کوردی ئەدووریان هەموو جۆرە جلوبەرگێکی خانمان بەڵێ سەرەتا زۆربەی ئەوە بابەتی کە خەیاتیم ئەکرد ینی لە پێیجەکەشەوە گواستمانەوە بەڵام عادەتەن وەکو کاری دەستی نیە بۆ نمونە ئێستا من لە شتێک ئەچنم یان کڵاوێک ئەچنم جانتایەک ئەوە شتێک یەکسەر کەسەکە ئەیبینێت و داوای ئەکا بەڵام بابەتی جل چونکە قیاسات و شتیە مەسەڵەن کەسێک لە دوورەوە بوو ئەوانە بوو جارە ئەنی تقریبا بەرەوازمان لەو بابەتیان هێنا کە لە داهاتوە ئیشەڵا پرۆژەمانە بێت لەسەر شتی ئامادەکراوە ئەوانە بەڵام ئێستا ئەنی کەمتر هەموو بابەتە جلێکم ئەدووری بەڵام زانیم کە زیاتر لەو بوارەی کە بابەتی چنینەکەی لە لەچک و لە کڵاو و لە بابەتانەیە منیش هەر گواستمە بڵێ ڕۆژاکات ئەگەر ئێستا داواکاریەکە بێت کەسێکە بێت پێویستی بەوە بێت و جلێکی بۆ دووری بۆیە دووری بەڵام شتی ئامادەکراوتان نییە حازر بەڵێ ئێستا نیمانە بەڵام لە پرۆژەمانە هەیە ئینشاءالله خۆتان حەزرکەن بۆ بەهار ڕۆژان خان زیاتر خەڵک لەسەر داوای خۆشت داوا کە یان ئەوە تا لەسەر سەلیقەی خۆتان بێگومان ئەو کەسانی کاری دەستیەکەن سەلیقەیان زۆر جوانە پێویستە ئێمە هاوسەنگی بپارێزین لە نێوان ئەو خانمانەی کە داواکاریان هەیە و ئەو بابەتانی کە خۆمان دروستەکەین ئەگەر بێت و ئێمە هەر هەمووی لێک بابەتیانە کۆبکەینەوە ناتوانین سەرکەوتوو بین پێویستە هەنێک جار گوێ لە خانمەکان بگری بسانی داواکاریان چییە و بۆی هەیە لەو گوێگرتنە تۆ بیرۆکەیەک لە داواکاریەکەی ئەو وەرگریت و ئەو بابەتانشی کە دروستی ئەو بابەتی دروستەکەی بۆ ئەو کەسە دواتر سیرەکەی کە وێنەکەی دائەنێت و بڵاوەکەی تۆ چەندها داواکاری تری ئەبێت و ئەو بابەتانشی کە خۆمان دروستەکەین عادەتەن هەوڵ ئەین بۆ یەک ڕەنگی جل نەبێت بۆ چەند ڕەنگێکی جل هەبێت بەڵام لە کۆتاییشە بابەتی جلی سادە هەیە و بابەتی جلی تێکەڵ هەیە بە حساب بۆ ئەوەش بکەین بۆ ئێمە هاوسەنگیمان پاراستووە لە نێوان داواکاری و ئەو بابەتانی کە خۆمان ئامادەیەکەین
باش بۆن بۆ جلێکی قەرەباڵغ لەگەڵ جلێکی سادەیە چۆن بیگونجێنین یان بۆن ئەوەی ئێوە زیاتر گرنگی پێ چۆن زیاتر دیزاینەکە بابەتەکانی ئێمە لە لەچک و توربان و نێوچەوانە چڕبۆتەوە داواکاریەکانی ئێمە جیاواز لە هەر کەسێکی تر ئەگەر کەسەکە خۆی بابەتی جلەکانیمان بۆ بنێرێ ئەگەر جلەکانی قەرەباڵغ بێ پێویستە ئێمە هەوڵ بین ئەو بابەتی بۆی دروستەکەین کەمترین ڕەنگی تیابێ شتێکی سادە شتێکی سادە بۆ ئەوەی شتێکی دیار بێ بۆی دیار بێت ئەوە ئەگەر بێت و جلەکەشی جلێکی قەرەباڵغ بێ پێویستە شتێک ئامادە بکەین کە ینی سادە بێت لەگەڵ قەرەباڵغی جلەکانیان تێکەڵ نەبێت کەواتە ئەو لەچکەیەکە بێت لە ڕووی سادەی و قەرەباڵغی و فەرقیە بێ لەگەڵ بەپێی ئەو جلانی کە بەکاری ئەهێنێت فکرێکی کەش هەیە مەسەلەن جلەکەی ها پارچەیەکی لێ ماوەتەوە یان لە لای خەیات هێناوێتەوە هەر لەو جلەی خۆی شتێکی بۆ ئەگەین کە کەسەکە لەگەڵ جلەکە گونجاو بێت. چاکە ئێستا خانمان زیاتر حەزیان لە چێ زریان خان لە بەتایبەت ئەوەی کە سەیری ئەەکەین ئەو شتانی کە پێشتر لە کولتوری کوردیا بەکار هاتوون ئێستش بەکارێنەوە بەرەبەر ئەگەڕێتەوە خەڵک زیاتر حەزی لە چییە بەتایبەت خانمان خانمان وڵاهی ئێمە زۆربەی شتەکان هەرداواکاری لەسرە بەڵام بەپێی ئەوەی کە ئێمە دۆزێک لەگەڵ پەیجەکانیان لەگەڵ شوێنەکانی کە جیاوازیمان هەیە ئەو بابەتی توربانەیە لەگەڵ بابەتی لەچکەکانمان کە دیزاینەکەمان شێوازی چینینەکانمان جیاوازە خەڵک زیاتر لەسەر خواست و داواکاری لەسەر ئەو بابەتەیە زیاتر ئەگەن هەم بابەتەکان سپاس بخوا کاتەمەکەتان ناوە بە ئیشەکەتان کە کاری دەستەکەتان تا ڕادەیەک جیاوازتر باشە ئەو بابەتانی کە بەکارێهێن لەو موروانە لەو بابەتانی کە چنینی پێکەن تا چەندێک بەردەستە زیاتر ئەتیمادەکەنە سەر مور و یان پولەکە هاشتی جیاواز بەکارێنرێ لە هەموو شتەکان باوەڕ بکە ئەنی جاری وها بۆ لەگەڵ خوشکەکەم گەڕاوین دوکان بە دوکان ئەها دوکانی بالی ئەوروپی ئەو شتانەش بەس بۆ ئەوەی موری شتێکی جیاواز بدۆزیتەوە بەکاری بهێنیتەوە و تاک بێت. خانمان عادەتەن حەز دەکەن ئەو شتێکە بۆ دروستیەکەی کەمترین کەس هەیبێ یان بەس خۆی هەیبێ بۆیە ئێمەش هەوڵمانیاوە لە بابەتی مورو و ئەو شتانەی کە بەکاری ئەهێنین بابەتی تاک بێ وە جاری وا هەیە بۆ نمونە لە جێگایەک ملوانگەیەکمان کڕیوە بەکارمان هێناوە بۆ چەند کارێک و ئەمە ژواکە بابەتی ئەو کەسێک کە بۆی ئاماداکەی جیاوازتر بێ لە هەر کەسێک جاران بە زۆمانەزانی بۆ سەرجلی کوردی ینی ئیشی دەستەکان بەس هەستەکەم ئێستا ئەتوانی بۆ سەرجلی دەریشەوە بابەتی ئازی و چەندین بابەت بگونجێ ئەتوانین بڵین بۆ بابەتی بۆنەکان ینی جاروای تۆ ئازی لەبەری ئەەکەی جلی کوردینە ئازیە بۆ بۆنەیەک لەبەری ئەەکەی جیاوازتر لەو جلەی کە تۆ بۆ دەرەوە یان بۆ بازار بۆ شوێنێک لەبەری ئەەکەی ئەتوانی هەر بابەتی ئیشی دەستیشی بۆ ئامادە بکەیت. زۆر باشە ڕۆژان خان ئەگەر خاتونێک پێویستی بە شتێک بوو داواکاری لە ئێوە بکات پێویستان بە چەند ڕۆژە بۆی داواکارێکی بۆ بەپێی داواکاری کەسەکە ئەگەر بێتێەوە بۆی بچن یا جانتایەکی ئەوێ یا سەر و کڵاوێکی ئەوێ ئەمانە چەند ڕۆژی پێچێ بەپێی داواکاری کەسەکە جاروای ئەو شتی داوایەکە شتێکی سادەی بەردەستە بەڵام جاری وای ئەو شتی کە داوای ئەکات بۆ منە هەنێک لە بابەتەکانی نییە ئەبێ بکەڕێت یا جاری وە هەیەکێک لەو شتانی کە لەناو ئەو داواکاری ئەوە بێت چەند جێگایەکی بۆ بکەڕێ کاتی ئەوێت بەپێی داواکاری کەسەکە و هەتا بتوانین هەوڵمانیاوە بە زووترین کات بابەتەکانمان بگاتە دەستی خانمەکان کە داوای بابەتەکە هەر لە ناو شاری سلێمانیە ئیشەکەنیان ئیشتان بۆ دەرەوەی سلێمانیش هەیە بێگومان گەیاندنمان هەیە گەیاندنمان هەیە بۆ هەموو سەرەتای کارکردنمان ئەوەی کێک بوو لە ئەو شتانی کە زۆر ناخۆش بە کەسەکانیان وت ئێمە ئەو شتی ئێوەمان زۆر بەدڵە بەڵام چۆن یا جاری وە هەبوو کە سوکاریان لێرە لە شاری سلێمانی بوو لە ڕێگەی ئەوانەوە داوایانە کرد بەڵام خۆشبەختانە ئێستا گەیاندنمان هەیە بۆ کوردستان و دەروی کوردستانیش. باشە زریان خانیانێ باست لەو کرد ئێوە هەردووکتان زاواشتان کردووە ئیشی کاری دەستیش بەڕاستی کاتێکی زۆری خۆتی بۆ تەرخان بکەیت ئەو وردیتیە سەلیقەی بە مشک ساڵ بە کاتێک خەریکی ڕۆژانە چنێک کاتی بۆ تەرخانەکەی مەشغوڵە ناکە یان بەتایبەتی کاتە بۆ داناوە لەگەڵ ئیشی ڕۆژانەتە چۆن گونجاتم وڵا ئێمە لەگەڵ ئەوەی کە زەواجمان کردووەیەکی کچێکی جانیشمان هەیە ئەوان هەر زۆر دەستمان ئەگرن بەڕاستی ئەتر ئەبێت مثلا شەوانیان کاتێک ئەو خەوت بێت یان کاتی ئیشی ماڵ نەبێ ئەوانە بێ ئیتر وڵای چەنی بۆ تەرخانەکە بەپێی ئەو داواکاریکە لە بەردەستمان مەسەلا نیم سەعاتی ئەوێ سەعاتێک 2 سەعات تر بە کاتی بۆ تەرخانکەی تۆ کە ئیشەکەت کردو حتمما ئەبێت کاتی پێبێت. ڕۆژان خان باسی شتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی کردهاتن لە کللتوری کوردیەوە بووک تۆزێکێشی هەیە لەگەڵ ماڵە خەزورانە لەخۆ بە حساسێت سەیریانەکە بەستە باسی ئەو کرد کە خەزوری پێشنیاری دوکانێکی بۆ کردوی باسی ئەومان بۆ بکەوە چۆن بەڵێ ڕاستەکەی هەر پێش کاتی هاوسەرگیری
ئەیزانی کە من ئەلحەمدولیلا بەهرەیەکم هەیە لە چنین و دوورین و دیزاینکردن ناچێر بۆ ئەوش هات بێت نەداوە دەزڕەنگی ئیتر حەزی ئەکرد کە هاندەری من بێ بۆ ئەو وزەیە کە هەمە بەکاری بهێنم و دوکانێکی خنجیلانی بێبەرامبەری پێبەخشیم کە ئەو بۆ من زۆر زۆرە تۆ لە سەرەتاوە کە هیچ لایەنێکی مادی باش نەبێت دوکانێکی بێبەرامبەرە پێبەخشن بڵێم بڕۆ لێوێ کار بکە ئەوە زۆرە دەستی ماچەکەم سڵاوڕێزم منەی زۆر بێ ئینشاڵڵا کاتەزریان کەیتر لە خێزانە سەپۆرتانەکە پشگیری کارەکانتانەکە باس لەو کرد سەرەتا بۆ کەسەکانی دەوروبەری خۆتان کرد ئەوان کاریگەریان هەبوو لەوەی کە پەربەکارەکەتان بن و بۆ کەسانی تریشی دروستکەن بەڵێ وڵا ئێمە بە دەرەجەیەک بە بڵین هاوسەرەکانمان چکە ئەها ئەگەیان لە مناڵەکان ئەبێ جاریوە هەیەیان بەنە دەرەوە تا ئێمە ئیشەکانەکەین ئەنجا دوای ئەوە خێزانەکەمان دایک و باوکو و خوشکەکانمان ئەوانی زۆر زۆر یارمەتی دەرمان دایکم بە تایبەتی زۆر بێکات کە ئەچین ئیشەکەینیان ماڵی خەزورم ئەوانیش زۆر زۆر هاوکارمانن زیاتر ها ئێمە کێشەمان لەگەڵ مناڵەکانە کە دەستمانە گرنیان ئیشەکانمان ئەوان ئەگەیان لێبێ بۆ ئاسان کردوون بەڵێ ئیتر هەر کەسێکی کەشکە سەپۆرتی کردوین مەسەلەن هاوڕێمان هەیە کەسەکانی خۆمان کەسە نزیکەکانمان ئەوانیش هەر پشتگیریان کردوین سپاسیانە کرد هاوسەرەکانمان بە دەرەجە یەک لەبەر ئەوەی زۆر جار داواکاریەک هەیە ئەگەر بێت و ئەم ئیشە کە بۆ ئەم داواکاری ئێمە ڕایپەڕێنین زۆری پێچە بمنە بە تەکسی چەند دوکانێک بگەڕێیت بێت و بڕۆیت بەڵام ئەویان بۆ ئاسان کردوین لە ڕووی مادیەوە بۆ ئێمەش و بۆ ئەو کەسەشی کە داواکاری هەیە ئەو ئاسانکاریکی باش زۆر ڕاستە خەت و ڕۆژان کەی زۆر قەرەباڵغن و سەرتان قاڵە و بێگومان دیارەکە سەرەتای نەورۆز بەڵێ خەڵکی تر جلەکانی حازرەکەەوە ئازانێ بۆ بەس ئەو کەسێ ئەبێت تۆ داواکاریەکەی بۆ ئامادە بکەیت نازانێت کە بەجارە چەندها خانم نامە ئەنێرن و ئێمە پێویستی سەرقاڵی کارەکانی ئەوان بین و پێویستە پێش کاتەکەش ئێمە چەند بابەتێکی ئامادەکراومان هەبێت بکەینە بەرچاویان هەتاوکو ئەوانیش بتوانن ئەوانە داوا بکەن یان لەسەر ئەوانە داواکاری تریان زۆر جاڵەر ئەو کەسانە خۆیان چێژ لە بەهاروانە نابینن ئەوە سەرقاڵی خەریکی دروستکردنی دای بەفرێ خۆمان ناکەوین بەڵام ئێستا ئەزمونمان وەرگرتووە پێشە کارەکانی خۆمان تاواکەین کاری مناڵەکانمان تاواکەین ئەوە زووتر بیکەن ئەم بەهارە بکەین بە بەهارێکی کاتە زریاخان ئاماژێک بۆوانی سەر مێزەکە بێن چیتان هێناوە لەگەڵ خۆتان ئەم نمونانە چین؟ ئەوڵا ئەمەی سەر بووکەکە هەر لەگەڵ ئەوانەی ئەوانە بابەتی توربانەکانەها بەو شکڵێ عادەتەنەها لەگەڵ لە چکرێکردن و ئەوانە لەسەر جلی کوردی زۆربەی خانمەکان ئەوە کێشەکەیانە کە ئێمەش ئەڵێن جیازەکەمان ئەوەیە بابەتەکانی کە بی بەستە و دەمبوسی لێ بۆ ئەوان بەس ئەوە هەر یەکسە کڵاوەکە چنراوە هیچ شتێکی ناوە یەکسەر ئەیکەیتە سەر و تاوەتر مەسەلەن بۆ شکڵێکە لەسەری بووکەکە ئەمە بابەتی کڵاوەکان ئەوە زیاتر ڕۆژانخان ئیش لەو بابەتی کڵاوانەیە ئەکە ئەمە ئێمە کردومانە داهێنان نییە بەڵام ئاسانکاری و کاتگەڕانوێ بۆ خانمان جاریوە هەیە خانمێک بۆ جێگایەکە چێ سەرکی بە بۆنی ئەوەی لە چکەی حازرەکات تۆزە کاتی ئەوێ یا تۆزێک درەنگترەکەوێ لە کەسەکانی تر بەڵام کاتێککە بابەتەکان کاتێککە بابەتێکی ئامادەکراوی لە بەردەستا بێ یەکسەر بەکاری هێنێت و کاتیشی بۆ گەڕێتەوە تۆزێک باسی ئەم کڵاوانەمان بۆ بکەی بەچی ئەی چنیت کڵاوەکە خۆی ئامادەیە خۆت خۆشت کڵاوەکەش ئامادە کە دروستەکەی بەڵێ ئەمانەی ئێرە هەستەکەم هەر خۆی کڵاو مۆرکێکی کوردیە و بەردەوام هەموو نەورۆزێک پێویستە هەبێت مەگەر گۆڕانکاری لە شێوازی دروستکردن و چنینەکە هەبێت بۆ ئەمەیان هەر بابەتێکی ئاساییە بۆ مناڵان دروستمان کردو بە چەند بابەتێکی سادە و ئاسان و ئەم کڵاو پیرۆزەیەش ئەو گوڵی کە دروستمان کردووە لەسەر فۆمی شچنین گوڵەکەمان چنیوە و دواتر ئەمە زۆر زۆر ئاسانکاری لەبەروی زۆر جار کڵاوەکان دوورین و چنین لەسەریان ناڕەحەتە جاروای دەرچێ بەدەستە ئەزیێتەیە بەڵام ئەگەر تۆ لەسەر پارچەیەک بابەتەکە و بچنیت و ئامادەێکی جاب بۆ کڵاوەکە بەکاری بێنی ئاسانکاریە فکرێ و بابەتی جانتاکانمان ئەم ساڵستەکەم تۆزێک بابەتی جانتا لەگەڵ جلی کوردیە ئەبێ بە شتێکی مۆت ئێمەش خۆمان بە ئامادە کردووە
و ئەمە توانم بڵێم لە بابەتی هەندیەوە وەرگیراوە لە بەرەوەی جلی کوردی ئێمە لەگەڵ بابەتی جلی هەندیە تۆزێک لە یەکترین نزیکە ئەو بابەتی جانتایانە ئەوان ئاکاتێک کە کەسێک هاوسەرگیریەکە بەکاری ئەهێنن و ئێمەش بە حکمی ئەوەی شێوازی جلەکانمان لەگەڵ جلی ئەوانە نزیکە لە یەکترەوە سوودمانەوە گرتەوە بۆ سەر جلی کوردی جاری وە هەیە تۆ بۆ منە مۆبایلێک بەدەستەوە یا ئافرەتان عادەتەن شتیان پێ چەند پارچەیەکی بچووکیان پێ نازان خۆ ناکرێتەوە بەدەستەوە بێ بەڵام لەو حاڵەتایە ئەم جانتایە بەکارهێنیت وەکو جوانکاریەک وەکو ئەوی ئەو بابەتە پێویستە کەمانەشی کە ئەتەوێت بۆ جێگایەک ئەچی بکەیتە ناوی بە تایبەتی لەگەڵ جلی کوردیە ینی هەم وەکوی جلەکانە ڕەنگە و ڕەنگە گەرجانتایەکی چراویش لەگەڵ جلەکە تا بگونجێنی بگومان شێکی جوانتریشی وا بابەتی گوڵایەکان و سێتیشی تیا سێتەکان ینی بەسێ ملوانکە و بازن و ئەم بابەتانە زۆر زۆر باشە چاکە زریان خان تسریحە هەیە لێرە ئەوە چۆن و بیرۆکێتان بۆ تۆ تەسریحەیەکتان چنیوە خواستی لەسەریان شتێکی تازەی خۆتان بابەتی پولەکە ئۆشتانە زیاتر بابەتی بازاڕی بابەتی دووبارن و جاری وا هەیە سیرەکەی ئەچێتە دوکانێکەوە بۆ نمونە چەندەها نوعی تەسریحەی لێ بەڵام شتەکە شتێکی دووبارێ ئەم لەوە چێ ئەو لەوە چێ بەڵام ئێمە هاتوین ئەم بابەتی تەسریحانەمان دروست کردووە و کارمان لەسەر کردووە بۆ ئەوەی شتێکی جیاوازتر بێ بۆ هەر کەسێک کە هەڵێ بژێرێت واتە ئەو جیاوازی ئەم تەسریحای ئێمە لەگەڵ تەسریحایەکی بازاڕی ئەوەی ئەمە کاری دەستی لەسەر کراوە و شتێکی لەسەر کراوە کە تۆ جیا ئەکاتەوە لە هەر بابەتێکی تر کە هەیە و چەندانەیەک زۆر باشە زریان خان کامیانی توێ ئەوەی کە لەسەری بووکەکەیە ئەوانەی کە لەوەیە ئەم جانتا زەردا ئەوانە ئیشی منە بابەتەکان بە حکمی ئەوی مێزەکە بچووک بوو زۆر نەمانتوانی بابەتەکان اینجا زۆربەی زۆر شتەکانیشمان لەسەر تەڵەبە ینی ئامادەکرا و کەمتر بینەران شتیان زۆرێ نابوو بەسەر هەم لەبەر کات و لەبەر جێگاکەش نەمانتوانی وەجاری وا هەیە داواکاریەکان بەڕادەیە کاتەکەی کەمە کە ئەمە فرێ ئەو ناکەوین وێنێکیشی بگرین کەسەکە بەکات باسان لە سوۆشال میدیا کردیانی خۆشببختانێسا خانمان لە سوۆشال میدیا توان گرنگی بە کارەکانی هەم بن تا چەنە گرنگیتان بەوەدا کارەکانتان لێوە بە شێوازێکی جوان عرضکەن چکە ئێستا بۆ خۆی سوۆشیال میدیاش بەڕێوەبردننی جارێکە لە هوەر هەموو کەسێک لی نازانێت کە تۆ بتوانی کارێک بگەی بە زۆرترین کەس بگا و کەسانێکی زۆر بتوان سود لەم بابەتی تۆ ببینن یاخود دەستیان پێی بگە چۆن هەوڵتان ناوە بۆ ئەوی کە کاتان بۆ سوۆشال میدیا تەرخان بکەن نوێگەری تیا بکەن وڵا ئێمە بە حکمی ئەوەی کە دوو کەسین باشتر لە هەر کەسێکی کە فریە ئەگەیمۆن و ئەگەر من مەجالم هەبێ جوابی کەسەکان ئێمە ئەگەر من مەجالم لەبێ ڕۆژان یان ئەو جواب ئاەتەوە یەکتری ئاگادارەکەین ئەو فڵان داواکاری هەیە ئەو کەسە ئەو داواکاری هەیە و دەورێکی زۆر زۆر باشیشی بینی سوۆشال میدیا بۆ ئێمە زیاتر لە هەر شتێکە ڕوبەڕوو ببینین چکە ئێمە ئێستا دوکانێکی بەلاشە ئەروەڵە ئەگەر لی بزانی شێوازی بەکارهێنانەکەی چونکە ئەویش بە دەردی هۆناخان وتی ئەوش هوەری بەکارهێنانی هەیە ئەگەر لێ نەزانیت ناتوانیت ئەو شتێکی خۆت ئەتێ بەدەستی بێنی تێدا قەت بەشداری پێشنگا و ئەو بابەتانتان دەکردەوە بۆی کارەکانتان باشتر ئینشاءڵڵا لە داهاتووە بەشداریەکەین بەڵام تا ئێستا بەشداریمان نەکردەوە کارچی جاری وا هەبووە کاتەکەی کۆتایی پێ هاتۆ جا ئەمە پێمان زانیوە یا جاری وا هەبووە لە سەرەتاوە تەبعاً ئێمە بابەتەکانمان چونکە بەس لە سەرداواکاری بووە و کەمتر بابەتی حازریمان هەبووە بۆیە نەمانتوانیەوە بەشداری پێشانگاکان بکەین بەڵام ئینشاءڵڵا لە داهاتووە خۆمان ئامادەکەین و بەشدارە بین ئینشاءڵڵا زریان خان پلانی داهاتووتان چیاتانەوە ئیشە بگەێنە کوێ و تا چەندێک کاروبارەکانتان پل بکەشەوە بڵاو بێتەوە وڵا ئێمە بەردەوام لە گەڕانین بۆ ئەوی کە بەرە بەشتەکانمان بین ئەی نەوەستاوین هەر مانگێک بۆ مانگێکی کە هەوڵەی شتێکی جیاواز دروستکەین شتەکانمان دووبارە نەبێت هەر بەردەوامیشە بین لە گەڕان و هەر ئەوەی زۆر باشە کاتە هیچ بیرەکەن لە داهاتوە دوکانێک دانێنەوە لە پاڵ ئەوەی کە لە سوۆشال میدیا ئێوە خەریکن یان زۆر پێم وایە ئەوە ئەگەرێکی هەیە کە ئەوە هەبێت بەڵام پێم وایە ئەو هەلەی لە ئێستاە بۆ ئێستای ئێمە سوۆشال میدیا ڕەخساندوێتی لاچە بۆ خانمان ئەو ئاسانتر سوۆشال میدیا بۆ ئێمە لە ئێستای ئاسانترەوە بە ئەگەرێکی زۆرەوە تۆ کاتێک پەرە بەکارێک بێ پێویستە بیگەینیتە شوێنێک کە ڕۆژانە کەسەکان بێن تۆ ببینن بابەتەکانی تۆ ببینین تۆ ناتوانانی هێتا کۆتایی لە شوێنێکا بمێنیتەوە ئەگەر بمێنیتەوە ینی چۆن بڵێ ئەوەستی بەڵام تۆ پێویستە ڕێگەکان ببڕێ تاکو ئەو کاتێک کە ئەگەیتە
جێگایە کە کەسەکان بێن و لە نزیکەوە کارەکانی تۆ ببینن جاری وهەیە ڕوبەڕوو قسەکردن لەگەڵ کەسێکە زۆر باشترە لەوەی کە تۆ لە ڕێگای نامەگۆڕینەوەەوە داواکاری کەسێک وەرگری قەناعەت پێکردن باشتر زۆر باشە. ڕۆژان خان لە ئێستا گەنجێکی زۆر هەن بێکارن دەرچووی زانکۆ پەیمانگاکان هیچ ئیش و کارێکیان نییە. لەوانەیە زۆرترین ڕخنە و گلەیشیان ئەوە بێ کە ئێستا دامەزراندن نییە. باش چیتان هەیە بۆ ئەم جۆرە گەنجانە بۆ ئەوەی ئەگەر خۆشیان بەتەنیا بیان ئەوە لە ڕێگەی خێزانەکانیانەوە بێ خوشکێ برایەک ببێکەوە دەست بکەن بە ئیشێک و هەم خۆیان سەرقاڵە بن هەم سەرچاوەیەکی بژێویش بە خۆیان دابینەکەن. باڵێ بۆی هەیە ئەو بواری کە تۆ تەواو کردووە هەر خۆی لە خۆیان ئەو بوارە نەبێت کە تۆ ئارەزوویەکەی زۆربەی مرۆڤەکان خۆی ئارەزووی شتێکی تر ئاکات باشە بۆ من بەشی کارگەرم تاوا کردووە یەکم لە خوێندکارەیە کەمەکان بەڵام لە کۆتاییە من خۆم لە بواری چنین و دەسڕنگینیا دۆزیوەتەوە هاتووم پەرم بەو کارە و بۆ بوارەیەوە چاوەڕی هیچ ینی کەسێک نەبوو. من ئامۆژگاریم بۆ هەر کەسێک کە ئەوێت دەست بە کارێک کات و بەهرەیەکی هەیە پێویست ناکات تۆ لایەنێکی مادی باشە هەبێ یان پشگیری هەبێ هەر ئەوەی کە خوو باوەڕە بەخۆ هەبێت و دەست بە کارەکە بکەی ئەوە زۆرە و لە ئێستا سوشیال میدیا ئاسانکاریکی زۆری بۆ کەسەکان کردووە هیچ ماڵێک نییە کە بێ ئینتەرنێت بێ باشە تۆ کە ئەزانی لە بوارێکە کاری دەسڕەنگی و هەیە وەرە یەکسەر بە فرۆشتن دەست پێ مەکە وەرە بە عرضکردنی بابەتەکانە دەست پێ بکە شێوازی بەکارهێنانی بابەتەکانە ئێستا بۆ ئێمە مانگی چواری 2020 لە سوشیال میدیا دەستمان کرد بە کارەکان بەڵام سەرەتای کارکردنمان پیشاندانی کارەکانمان شێوازی بەکارهێنانی کارەکانمان فێرکاریمان دانا بەبێ بەرامبەر زۆر شتمانە گواستەوە بۆ کەسەکان کاتێکسەر بۆ دەستان پێ نەکرد بڵێ ئێمە تر داهاتێکی باشمانەیە بەڵکە بێت بە هەنگاو دەست پێ ئەزانی چی نابێت سەرەتای کارکردن تۆ بتەوێت شوێنێکیان بۆ تۆ دانابێت تویان ناو نابێت بەڕێوەبەر و چەند کەسێک لە بەردەستا کار بکەن تۆ ئەگەر یەکسەر لەو هەنگاوە دەست پێ بکەی ئیتر ئەوەستیت بەڵام تۆ پێویستە هەنگاو بە هەنگاو کارەکان بنیت کا سەختی ببینی قیچێکە ئەزمموی کەسێکیش بۆ منە ئەزمموی من هزار جار باسی ئەزمموی خۆم بکەم نابێت بە ئەزمون بۆ کەسێکی تر بەڵام کەسەکە ئەتوانێت لە ئەزمموی منەوە ئەزمونێک وەرگێت و شتێک فێر بێ لەی هەر کەسێکەوە شتێک فێر بێت و ئەتوانم بڵم ڕێگاکی ئاسانتر بۆ خۆی دروست هێک خاڵی زۆر گرنگیش ئەوەیە کە هەر چۆنێک دەست پێکرد خۆت بی نەچی ئیشی کەسێکی کە بێنی پیشانی بێ ئەمە ئەکەین ئەوە ئەکەین شتێکی سادەی خۆت بکە قەی ناکە با لە سەرتاوە ئەو پێرفەکتە نەبێکە خۆت ئەیڵێ پیشانی بە بڵە من ئەمەم کردو بەرە پەرەی پێ ئەی سەیری شت ئەکەی کەسمان لە خۆمانەوە فێر نەبووین هەموو ئەوانشی کە ئەڵێ ئێمە یەکەمین ئەها چنین هونەرە ئەگەی سەیری شتێک ئەەکەم ڕسمێک ئەبینم فکرەیەکم بۆیت شتێکی نزیک لەوە ئەەکەم یان شتێکی جوانتر لەوەش ئەەکەم شتی خۆت پیشان بە کاتێک کە دەست پێ ئەەکەی شتی خۆت پیشان بە ئەگەر ئەوەش نەبێت کە خۆت ئەدەوێت ئەوە زۆر گرنگەوەی کاری کەسەکانی تر هەتانی وێ ڕێگاکە ئەوە بەڵام ئەگەر تۆ بیرۆکەیەکە هەبێ بەهرەیەکی هەبێ هەتا کۆتایی ڕێگاکە ئەڕۆی و بەردەوام بیر لە داهێنان و بیرۆکەی نوێ و کاری نوێەکەیتەوە بەڵام ئەگەر تۆ بەردەوام کاری کەسێکی تر دووبارەکەیتەوە کەسەکان ئەو کاری تویان ناوێ لەبەرەوەی هەر کەسێک شێوازی کارکردنی خۆی تایبەتە بەخۆی ئەگەر من بێن بمێ کارێکی تۆ دووبارە هیچ نەرێکیانی کاتێک شتەکە ئەبێ بە دووبارە مەسوان زۆر بۆ ئەنێرن ئەڵەن ئەم ئیشە ئەەکەی ڕێگووەک ئەمە ئێماڵێن تەنانەت ئیشی خۆشمان دووبارە ناکەین و ئیشی خۆشمان گۆڕانکارێکی تیا ئەەکەین دووبارە بوونی کەسێکی هیچ حەزیانەوەی شتێکی تایبەت بخۆیان هەروە متمانی بینی ئێوە کڕارەکانی زۆر شتەکانی خۆتان جاری یەکەم وەکو گوێگرێکی لەگەڵ کڕارەکانمانەوە جاری دووەم وەکو هاوڕێیەکی لەگەڵ کەسەکانە ئەو بۆ ئێمە شتێکی زۆر زۆرێکی باشمان هەیە لەگەڵ باشە سریان خانانی بمانەوە نەمانەوە کاتی ئافرەتێک کارەکە کۆمەڵک بەربەستێتە ڕێی چ بەربەستێک هاتوۆتە ڕێتان لە ماوەی کارکردنتانە کە ڕەنگە ینی ناخۆش ببەوە بەڵام نەبووتە هۆی سارکردنەوەتان ویان واسێنان لە کارەکەتان واللهی ئەگەر وەکو خۆمان باسیکەم سوپاس بۆ خۆی گەورە کە بەربەستێکی وەها نەبووە چونکە ئێمە هەر لەناو ئایلێکی کراوە بووین و شتمان بینیوە و شتمان کردو ئەوانە وەکو خۆمان ئەتوان بڵم بەربەستێکی وەها نەبووە کە ڕێگر بێ بەڵام بۆ کەسی کە بە زۆری ئەتوانم بڵێم زۆربەی بەربەستەکان چواردەورەکەیان کە ڕێگری لێ ئەکات تۆ نابیبەوە تۆ ئۆکەی بە تۆ ئەکرێ کورە ئەو کۆن بووە کورە ئەوە چیها نەوە ئایقساکەن کەسەکە سارد ئەەکەنەوە بەڵام بەڕای من قەت سارد نەبیتەوە بە قسەی هیچ کەسێک بەردەوام بە دڵنیا بە ئەگەی بۆ شوێنێکە خۆت واژینگە و کەسی دەوروبەر ئەگەر بۆ منە ڕێگری بۆ خانمێک ژینگە و کەسی دەوروبەر نەبێت ئەوە ئەگەر پشگیریشی نەبێ لایەنێکی مادی باشیشی نەبێ هەرتوانە بێتە بوارەکەەوە سەرکەوتوو بێت
و ئەو قسانی کە لە چواردەورە ئەکرێ ئەڵە جارێک دوو کەس ئەیانێ بەسەر جێگایەکە بەسەر شاخێکا سەرکەوت کەسی یەکەمیان کە ئەوێ سەرکەوێت خەڵک ئەڵێ ناتوانیت و قورسە و ناتوانانی بیبڕیت هەتا نیوێ ڕێگەکەشی بۆ نابڕێت یەتە خوارەوە بەڵام کەسی دووهەم چەند کەسەکان ئەڵێ ناتوانیت ئەوە بکەیت و هەنێ قسەکەن بۆ هێرانە خوارەوەی کەسەکە بەڵام ئەو هەر بەردەوام بێت و تالوتکە ئەڕوە لە دوای بۆیان دەرەکەی ئەو کەسە کەسێکی کە ڕووڵاڵە بۆیە پێویستە لە سەرمان ئەبێ وزە وەرگرین لەو کەسانەی کە هاندری ئێمان کەوشی جوانیان پێ بۆ ئێمە و ببین بە کەسێکی کەڕووڵاڵ نابیست لە ئاست ئەو کەسانی کە ئەیکەن بۆ ئێمە بۆ هێنانە خوارەوەمان یا بۆ ئەوی سەر نەکەوی هەنگایەک بەرەو پێشەوە نەچیت ئێمە زۆر سپاسانەکەین بەستر ئەوەمان پێ بڵێن ئەگەر بینەرێک ئێستا پێویستی بەم شتانە ئێوە بە یاخود بێ شتانی ئێوە داوا بکە لەکوێوە لەتان داوا بەڵێ ئێمە لە پەیجی میری دیزاین کارەکانمان ڕۆژانە لە ئینستاگرام لە فەیسبوک لا تۆڕە کۆمەڵاتەکان لە زۆربەی پەیجی میری دیزاین دەتوان داوا هەر کارێک بکەن کە ئەیانوێت بە خۆشحاڵی و ئێمەش بۆیان ئامادەکەین ڕۆژان نەوزاد و زریان نەوزاد خود و خوشکی دەزڕەنگین خۆشحاڵ کاتی ناوبڕاو بزان بەڵێ زیزان ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە وڵاتە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ زۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێگەڕادن یاریە جافرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەرمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینی جپسینینی کامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جا هەمیشە مشتومڕێکی زۆر هەیە لەبارەی بەرزبوونەوەی دۆلار و گۆڕینی نرخەکەیەوە بۆی عاتن زانیاری بابەتی سەبارەت بۆ بابەتە لەبەرەوەی بارودۆخێکی ناجێگیری ئابووریمان هەیە ئەمەش هەستەکەم هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە بابەتێکمان هەیە سەبارەت بە دۆلار بێکەوە بیلەری دەوی دۆلاری ئەمریکی دۆلاری ئەمریکی جۆرێکە لە دراوەکانی جیهان کە لە ویلایەتە یەکگرتووەکان و پاناما و ئیکوادۆر و ئێلسالڤادۆر بەکاردەهێنرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم دراوە بە مەبەستی بازرگانی و گەشتکردن و
کۆمەڵێک کاری تر بەکاری دەهێنن. بەچووکترین یەکەی دۆلار پێی دەڵێن سنت. دۆلار دراوێکە لە کاغەز دروست ناکرێت، بەڵکو لە 175 لە لۆکە و لە 125 لە کەتانە. ڕۆژانە 8.9 تۆن مەرەکەب لە دروستکردنی دۆلار بەکار دەهێنرێت. تا ئێستا گەورەترین دراوی دۆلار کە چاپ کرابێت 100,000 دۆلار بووە. بۆ یەکەم جار و لە ساڵی 1992 یەکەم دۆلار لە ئەمریکا چاپ کرا. ئەو کاتە وەک ئێستا نەبوو کە تەنها لە کاغەزێک بێت، بەڵکو 3 جۆر بوو. بە بەهاترین جۆریان لە زێڕ دروست کرابوو. جۆری مامناوەندەکەی لە زی و جۆری سێمیشی لە کانزای مەز دروست کرابوو. هەر لەو ساڵشدا وەک دراوی فەرمی ئەمریکا ناسێنرا. ئەم شێوازە بەردەوام بوو تا لە ساڵی 1861دا شەڕی ناوخۆ لە نێوان باکوور و باشووری ئەمریکا ڕوویدا و لەو کاتەدا حکوومەتی ناوەندی باکوور پێویستی بە پارە بوو. نەشی دەویست هەرچی زێڕوزیوی هەیە لە دەستی بدات، بۆیە دۆلاری کاغەزی چاپ کرد کە ڕەنگێکی سەوزی هەبوو وەک ئەوەی ئێستا هەیە. تاوای لێهات لە کۆتایی شەڕەکەدا نزیکەی 461 ملیۆن دۆلار لە جۆری کاغەزی چاپکرا و دەرکرا بوو. دراوی دۆلار وێنەی چەندین سەرکردە و شوێنی مێژووی وڵاتان لەخۆ دەگرێت. ئەو کەسایەتیانش ڕۆڵی گەورەیان هەبووە لە پێشخستنی وڵاتەکەیاندا، وەک وەفایەک بۆ دەستکەوت و ماندووبوونیان ناووێنەیان لە سەردراوەکان دەهێڵدرێتەوە. چەندین وێنەی کەسایەتی و سەرکردەکانی ئەمریکا لەسەر دراوی دۆلار بوونی هەیە. لێرەوە ئاشنایان دەبین. جۆرج واشنتن بە باوکی ڕۆحی ئەمریکان ناو دەبرێت. یەکەم سەرۆکیشە کە وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتە بوونی هەیە و یەکێک بوو لە شۆڕژگێڕە بەناوبانگەکانی ئەمریکا و بە دامەزرێنەری ئەو وڵاتە دادەنرێت و یەکەمین سەرۆکی ئەمریکایە و وێنەکەی لەسەر دراوی 1 دۆلاری بوونی هەیە. تۆماس جیفرسۆن سێم سەرۆکی ئەمریکایە و بە یەکێک لە گەورەترین عەقڵە ڕۆشنگەرەکانی ئەو وڵاتە لە قەڵەم دەدرێت و لە سەردەمی ئەودا جوگرافیای ئەمریکا 2 هێندە زیادی کرد. وەک وەفایەک بۆ دەستکەوتەکانی وێنەکەی لەسەر 2 دۆلاری بوونی هەیە. ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکایە. وڵاتەکەی لە پارچە پارچە بوون ڕزگار کرد و کۆتایی بە سەردەمی کۆیلایەتی هێنا، هەر بۆیە وێنەکەی لەسەر 5 دۆلاری پارێزراوە وەک ڕەمزێکی نیشتیمانی. ئەلێکساندەر هامیلتۆن لە حکوومەتەکەی جۆرج واشنتن وەزیری دارایی بووە و بارودۆخی دارایی وڵاتی بەرەو پێش بردووە. یەکەم کەس بوو کە بانکی لە ئەمریکا دامەزراندووە. دەستکەوتەکانی بۆ گەلەکەی وای کردووە وێنەی لەسەر دراوی 10 دۆلاری دابنێن. ئەندرۆ جاکسۆن حوتەم سەرۆکی ئەمریکایە و کەسایەتێکی سەربازی و هاندەرێکی باش بووە بۆ پێشخستنی وڵاتەکەی. چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیدا و لە جەنگە سەختەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و بە تایبەت ئەو شەڕانەی کە لەگەڵ بەریتانیا ڕوویان داوە. دادپەروەری کۆمەڵایەتی لە ئەمریکا چەسپاند، هەر بۆیە وێنەکەی لەسەر 20 دۆلاری دەبینین. یولیسیس گرانت 18هەمین سەرۆکی ئەمریکا بوو. ئەمریکیەکان بە پاڵەوانێکی نەتەوەی ناوی دەبن. ڕۆڵی گەورەی هەبوو لە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆی وڵاتەکەی کە بەهۆی ئەو شەڕەوە ئەمریکا لە لێواری دابەشبووندا بوو. هەر بۆیە وێنەکەی لەسەر 50 دۆلاری تا ئێستا پارێزراوە. بنجامین فرانکلین یەکێک بوو لە ڕۆشنبیرە بەناوبانگەکانی ئەمریکا. کتێبخانەی هاوبەشی لە ئەمریکا دامەزراند و باشداری لە چەندین داهێنان و دۆزینەوەدا کردووە. زانایەکی گەردوونزانی و فیزیایی بووە. بۆیەجیەکەی شانازی ئەمریکیەکانە و وێنەکەی لەسەر 100 دۆلاری پارێزراوە تا ئەمڕۆ.
خۆشەویستان لە تەوەری سێمی بەرنامەکەمانە باز لە بابەتێکی زیندوی ئەمڕۆکەین کە تەواوی گفتوگۆکانمان و تەواوی سۆشیال میدیایدا گیر کردووە ئاویش بابەتی کاریگەری جەندەر و کلتورە لەسەر ئارامی خێزان بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە هەتا حەمە ساڵح مامۆستای کۆمان کردووە. دکتۆرە بەخێر بێت. دکتۆرە زۆر بەخێر. زۆر سپاس خوا بەخێر بێت. سەرچاو سپاس بۆ کاتێکی بە ئێمە بەخشیوە. با بۆ بچینە ناو تەوەرەکە جەندەر چییە و چی لە خۆیەگرێ؟ سەرەتا بە ناوی خوا بەڕاستی ئەم بابەتە زۆر زۆر باسی لەوە کراوە و باست کرد. ئەتوانم بڵێم ئەمە 12هەمین بەرنامەیە من قسەکەم لەبەرەوە حەز ناکەم ئەم جارە هەمان ئەو شتانی پێشوو بڵێمەوە کەوتومە. جەندەر چییە و چی لە خۆگرێ؟ پێم باشە ئەم جارە باس لە تەتەوری چەمکی جەندەر بکەم چۆن دروست بوو کەی هاتووە و ئێستاکە گەیشتووە بەچی. ئێستاکە جەندەر ینی بەڕاستی سۆشیال میدیا هەر خۆی عادەتی وایە هەر 2 هەفتە جارێ 3 هەفتە جارێ بابەتێک ئەکەوێتە ناو سۆشیال میدیایە و ڕایگشتی لەسەر دروستە بێ و ئێستا تقریبان ئەتوانم بڵێم جەندەر خەریکە ڕایگشتی لەسەر دروستە بێ. بەسێکی کشلە بابەتانی زوو زیندوو بێتەوە ئای نازانم ڕاستە سەرەتام ئەوەی من بیرم بێ لە 2011 هەندێک لەم بابەتە هەبووە بەڵام وانەما بۆ جۆرە وردەوردە بەڵام ئێستاکە لەبەرەوەی خەڵکەکە زیاتر لە سۆشیال میدیا هەیە و ئەتوانن زیاتر بخێنەوە من تەنها ئەوە ئەڵێم یعنی بەڕاستی بەس بڕۆ وشەی جەندەر لێیە بە کوردی بە ئینگلیزی بە عەرەبی یعنی هەموو زانیارەکانت بۆیە پێم سەیرە ئێستاکە خەڵکی ئەڵێت لەم کاتی شۆڕشی زانیاریەیە ئەڵێ لە چەمکی جەندەر تێناگەم یا تکایە بۆمان ڕوونکەنەوە یعنی من ئەزانم هەموو کەس خوێنەوارێکی ئەو توی هەیە و بەشێکی باش لە ئەهلی کوردستان لە خەڵکی کوردستان عەرەبی ئەزانێەوە و من پێم باشە بەڕاستی بۆ ئەوانی کە گومانیان هەیە ئایا جەندەر چییە یا جەندەر بەرەو کوێ ئەدبە زیاتر بەرەو ئەوانەی کە ئینگلیزی ئەزانن یا خۆ هەر ئێستاکە بەڕاستی شۆڕشی گوگل هەیە کە هەموو ئینگلیزیەکانت بۆکە بە کوردی بە عەرەبی کەواتە ئەگەر لە شتێکی شتێ نەگەی ئەتوانی سێرکەی بمانەوە نمانێ ئەو بابەتانی کە ئەبن بە بابەتی ڕۆژ و گفتوگۆی زۆری لەسەرکرێ بڵاوکراوی زۆری لەسەرە تەشوشێک دروستەکە لە ناو بیر و بۆچوونی خەڵکە ئێمە ناچارین هەندێک جار دووبارە پێناسی بکەینەوە دووبارە بڵێنەوە چییە چی لە زۆر ئاساییە ینی بەڕاستی ئەو جارە شەرپرسیاریان لێکردم پێناسەکانی جەندەر بۆ ئەو نەزۆرن من وتم لە زانستە مرۆڤایەتیەکانە زۆر ئاساییە پێناسەکان هەمیشە زۆرن بەس ئەوە ئەبێت کە بێ یەک تەواوکەن و ئێستاکەش بەڕاستی جەندەر هەروایە سەرەتاوە بابێمە سەر پرسیارەکەتان وشەیەکە کە تقریبا لە ساڵی 1940 سیمۆن دێ بۆڤوار وردە باسەکەی هێنا من هەمیشە ئەڵێم جەندەر فەلسەفەیە ئایدۆلۆژیایە یعنی بەڕاستی کارێکە ئیشی زۆر لەسەر کراوە پێشتر فکری پێشتریش هەبووە بەڵام بەڕاستی سیمۆن دێ بۆڤوار هات ناوڕۆکی وشەی جەندەریشی کردوتەوە لە کتێبێکا بە ناوی ڕەگەزی دووهەمەوە باس لەوە ئەکات کە نەعەدالەتیەکی زۆر نادادیەکی زۆر لە بینی ژن و پیاوە هەیە لەبەر ئەوە دێت باسێک ئەهێنێتە ئاراوە ئەڵێ مادەم ئەو جیاوازیە زۆرە ئەو جیاکاریە زۆرە لە بینی ژن و پیاوە هەیە کەواتە با ڕەگەزێکی تر دروست ببێت یعنی ئەو بانگەشە بۆ ئەوە کاکە ئیتر ڕەگەز نەمێنێت چونکە بە ئاشکرا ئەڵێ ئەو کاتێک کە کچ لە دایک ئەبێژن نییە بەڵکو کۆمەلگە ئەیکا بەژن واتە ئەو ئەڵێ کۆمەلگە مناڵێکی کچ ئەکا بە کەسێکی لاواز و بێهێز و پلەدوو کەواتە لێرەوە فکرەکە دروست بوو وردە ئیشی زۆری لەسەر کرا کەواتە توانم بڵێم 3 ساڵ لەمەو پێش بەڵێ ئەم وشەیە وردە هاتە ئاراوە جانمەنی باسی جەندەری کرد بەس بەم شێوەیەنە بەڵام لە 72 وردە هەر یەک بە یەک سپاردویانە لە 72 ئەن ئۆکلی هاتووتی کتێبێکی دانا بە ناوی سێکس جەندەر ئەن سۆسایەتی یعنی باسی هەر یەکە لەم بوارانەی کردکەواتە گەر پێم بڵێ جەندەر مەبەستەکە لە چییە مەبەستی لێی جۆرە بە کوردیش کراوە بە جۆری کۆمەڵایەتی هەر خۆی لە خۆیە ئەم وشەیە کێشەی زۆر دروستەکە چونکە ئێمە لە بەرامبەر ڕەگەز ئادامان ناوە یان جنس ئادامان ناوە لەوەتی دنیا هەیە سروشت هەیە ڕەگەز 2 جۆر بووە لە ناو ئێمە لە ناو ئاژەڵانە لە ناو سروشتی شاتەنانەت ڕەگەز 2 جۆرە نێریان مێ بەڵام ئێستاکە وای لێ هاتووە ئەڵێ ڕەگەز نەوعی کۆمەڵایەتی چەند جۆرێکی هەیە یعنی من ئێستاکە ئەگەر جۆرەکانتان بۆ باسکەم لەوانەیە تووشی سەرسوڵمان بن ئێستاکە ئەوەی کە کێشەی دروست کردووە لە بواری جەندەرە بریتێ لە شەبەنگی جەندەر شەبەنگی جەندەر واتە تۆ چۆن ئەڵێ ئەم ڕەنگە
مۆری تۆخە کاڵە زۆر تۆخە زۆر کاڵە یاوەسەتە ئەبەم شێوەیە شەبەنگێکیان دروست کردووە بۆ ڕێگە ئەسک ئەوترێ ئەکرێ مرۆڤەکان پیاوی تەواو بن یا ژنی تەواو بن ئەکرێ نیو پیاو بن ئەکرێ نیو ژن بن ئەکرێ نیوەیان پیاو بێ ئەکرێ نیوەیان ژن بێ ئەکرێ هیچ کامیان نەبێ ینی ئالێرەوە شتەکان دروست بووە کێشەکان. دکتۆرە ئەم شتە چۆن گەیشتووە بەمەی ئێستا یان سەرگوزشتە مێژوویەکەی چۆن هاتووە بۆ ئێستا و ئەو هەموو ڕەگەزە جیاوە زۆم هەموو چەمکە تازای هاتووتە ناو ئەم بابەتەوە باسێکی ئەومان بۆ خۆی ئەگەر وەکوتم باس لە تەتەوری وشەکە بکەم چۆن گەشتووە بەم حاڵەتەی ئێستا ئەبێ بزانین ئەوانەی کە ئیشیان لە ناو جێندەرا کردووە هەموو کەسانێکی فێمینیستی ڕادیکاڵ بوون یعنی با ئەگەر پیاوەکانیش ئیشان کرد بێ بۆ نمونە ئەگەر جۆنمانی ئیشی کردبێ بڕوای تەواوی هەبووە جۆنمانی بەوەی کە ئەڵێ مرۆڤەکان پەروەردە و کۆمەڵگە ئەیان گۆڕێ ئەگینە ئەو هیچ یاعتیبارێ بۆ کرۆمۆسۆم و بۆ جینات و بۆ ئەو بۆ ڕەگەزی سروشتی دانانێ بەڵکو ئەڵێ پەروەردەیە کچ ئەکا بە ژنێکی بێدەسەڵات وە کوڕیش ئەکا بە پیاوێکی زبری دەسەڵاتدار و هەر لەسەر ئەمە هاتووە چەندی تاقیکردنەوەی کردووە بەتای ئێستا لەوانەیە کاتی نەبێ بەڵام بەتایبەت تاقیکردنەوەی لەسەر مرۆڤ کردووە کە ئەمە بە کارەساتێکی مرۆییدا ئەنرێ بەڕاستی تۆ چۆن ئەبێ هەمیشە کە وتراوە لە سەنسە مرۆڤایەتەکانە تاقیکردنەوەی ئەزمموی نییە بۆ نمونە من ناتوانم بێم بۆی بزانم کاریگەری تلیاک دەرمانێ لەسەر کەسێک چۆنە ناتوانم بیێمێ بڵێم بزانم ئەو کەسە چۆنە بەڵکو هەمیشە لە پزیشکیەکانە تاقیکردنەوە لەسەر هەندی حیواناتەکان ئەیش هەمووی وەکو مشکوک و کەروێشک و ئەمانە بەڵام جۆنمەنی هات تاقیکردنەوەیەکی گۆڕینی هۆرمۆن و جۆری پەروەردەی لەسەر مرۆڤێک کرد بەڵێ بێگومان مرۆڤەکە جنسی گۆڕی هۆرمۆنەکانی هەمووی بۆ گۆڕی وە لە ئەخیرە ئەو کەسە کە لە تەمەنی 8 مانگیە بۆی کرابوو دوو جار جنسی گۆڕا لە کوڕەوە بۆ کچ و لە کچەوە بۆ کوڕ جارێکی تر لە ناوی دەیڤید ڕایمەرە بەس حەزەکەم بڕۆن بخوێنەوە من هەمووی باس ناکەم دەیڤید ڕایمەر لە 65 لەدایک بۆ 66 ڕەگەزی بۆ گۆڕاوە لە 14 ساڵیا دیسان ڕەگەزی خۆی کردەوە بە کوڕ وە لە 2002 خۆی انتحار کرد یعنی تەحملی ئەو هەموو گۆڕانکاری نەکرد کە بەسەر جەستە و بەسەر تاوانەوەی کە بەسەر جەستە تایە بەسەر دەرونیشتا دروستە بێ ئەوەی کە زۆر کێشەی بۆ دەیڤید ڕایمەر دروست کرد ئەوە بوو لایەنی دەرونی تەواو ڕووخە کەواتە هات ئەم تەجروبەیە بەسەر مرۆڤێکە تاقی کردەوە کە ئەمە کارەساتە بەڕاستی ئەمە بە هیچ شێوەیە ڕێگە پێ نادرێ بەڵام ئەوەی کە پێم سەیرە ئەوەیە کە ئەبحاسە ئەوروپیەکان ئینگلیزیەکان بە تایبەت ئەو توێژینەوانە هیچی ڕخنەیەکی تند لە جۆنمانی ناگرێ ئاکو مافی مرۆڤ ڕخنەیەکی توندی لێ ناگرێ ینی ئەتوانم بڵم دەستی واڵا کرابوو لەوەی کە ئەو ئیشانە بکە ینی هەر بەڕاستی تۆ ناتوانانی مرۆڤ بێنی بیخەیتە ژێر تاقیکردنەوە چیە هەندێک شتێ لە دنیای تەرەوە ئەوەندە لۆمە ئەکرێ ئەوەندە لۆماکرێگەر خاڵێکی باششی تیا بە ئەوی شەبێ بە خراپۆل بە چاومانەشت ئەوێ بە شتێکی زۆر گەورە و ناشرین بەڵام هەندێک شتی هەیە بۆ نمونە ئەم تاقیکردنەوەی کە لەسەر مرۆڤ کراوە چاپۆشێکی وای لێکرێت یعنی هەر کەس نازانشتی وە هەیە مەگەر کەسێکی وەکو جەناب لێ کۆڵی لەسەر بکا بە دوایە بچ ئەنجا زانشتێکی منیش کە یەکەم جار ینی کە چوومە ناو باسەکانی جەندەرەوە ئەسڵەن یەکەم جار هەروەمانەزانی جەندەر بریتیە لە دابینکردنی هەلی یەکسان بۆ ژن بریتیە لە داکۆکیکردن لە مافەکانی ژنان هەمان ئەو بانگەشانەی ئەو داواکاریانەی کە فێمینیستەکان هەیان بوو ئەمانەزانین جەندەری شەروایە بەڵام بەڕاستی کاتێک کە ڕۆشتمە ناو قوڵایی مەسەلەی جەندەرەوە سیر ئەەکەم ئەم پەیوەندی هەیە ڕاستە بە مەسەلەی ئافرەتەوە بەڵام زۆرتر چوەتە بواری ڕەگەزەوە ینی گۆڕینی ڕەگەز و جۆرێتی کارت لە ناو کۆمەڵگەیە و جۆری کۆمەڵایەتی تۆ یا جۆری ڕۆشنبیری تۆ هەست بەچی ئەەکەی کەواتە ئەم کەسانی کە ئیشیان کردووە بۆچی چاوپۆشیان لێکرێ یعنی من بەڕاستی ئەزانم کە ئەمە پاڵپشتێکی گەورەی هەیە لە هەموو بەتایبەت نەتەوەی گرتوەکانەوە لە هەموو جیهانەوە چاوپۆشی ئەکرێ لەو ئیشانە جۆنمۆنی لە 66ەوە تاوەکوونەوە چەندین توێژینەوەی پێشکەشی خەڵک کردوتی تاقیکردنەوەکەم بەو جۆرە سەرکەوتوو بۆ بەو جۆرە من ئەیسەلمێنم کە کۆمەڵگە و کولتور هەموو شتێکە پەروەردە هەموو شتێکە بەڵام لەنەوە هەشتا دەیڤید ڕایمەر هاتووتی نەخێر من بە تەواوەتی شکستم هێناوە من بە هیچ جۆرێ بەو شێوەی کە بەسەرما هاتووە ڕازی نەبووم بەڵام لە ژێر فشارێکی جۆنمۆنیا بووم
چەندین تابان لەو کاتەیە کارهینێکی ڕۆژنامە نووسی وەکو چۆن ئێستا کە سوۆسیال میدیا لەناو کوردستانە ئەم باسەکە لەوێش لە ئەمریکا ئەو کاتە تەمان سوۆسیال میدیانە بۆ بەڵام گۆڤارەکان ڕۆژنامەکان تەلەڤیزیۆنەکان هەموو زۆر باسی ئەم مەسەلەیان کرد بەڵام خۆتان نەزانن ئەم مەوجانەی کە دێت تەنها کاتێکە خایەنێ لەناو ئەمریکا شادلوانێت 2-3 ساڵێکی خایان دەبێ ئەم بابەتە بەڵام دوایی دیسان چوونەوە سەر ڕەوتەکە کە بەڵێ پەروەردە هەموو شتێکە هەرچەندە هەموو ئەو حاسانەی کە جوانمانی تەقدیمی کردبوو ئەوەی کە قوربانی تاقیکردنەوەکە بووتی هەر هەمووی هەڵەیە چەندین توێژینەوەی دژی ئەو نووسرا چەندین توێژینەوەی ڕەخنەی ڕڤیوەری ئەوە کرا یعنی بەڵام مەسەلەکە لەوایە کە ئێستا بڕۆ لە کەسێکی ئێمە بپرسە ئەو لەوانەیە کە بانگێشە بۆ بواری جەندەرەکەن بڵێن ئەو تاقیکردنەوەی کە جانمەنی کردی چی بوو ئەسڵە ناگەیان لێ نییە ئەسڵەن باشانی ئەمە بەمەبەستە شاردنەوەی ئەم بابەتە ئیشیان بەمەی نییە بەبلایانی نییە قسەکە جوانە بزەبت هەردووکیانە یەکەم ئیشیان پێی نییە دووهەمیش ئێمە عادەتەمان هەیە کە شتێکمان وەرگرت تەنها بەشێکی کەمی وەرەگرین زۆر ناچینە قوڵایشتەوە ناڕووینە ئەسڵی مەسلەکەوە یعنی بە خوێنەوارەکانیشمانەوە بە ڕۆشنبیرەکانیشمانەوە من هەمیشە داواکەم ئەڵێم پێشەوەی بڕۆی دیفاع لە جەندەر بکەی بەس بڕۆ تاقیکردنەوەکەی جوانمەنی بخوێنەوە بزانە ئایا پەروەردە هەموو شتێکە چونکە دەیڤید ئەڵێ من چەند جار لە کاتێکا کە کچ بووم نەیزانیەوە پێشتر کە کوڕ بووە تەمان 8 مانگیەوە جەندەری گۆڕاوە ئەڵێ لە کاتێکە بەڵێ لێی شاراوەتەوە بە هەموو شێوەیەک و کچ بەخێوکراوە چەندین هەجار هەوڵی انتحارم ماوە چونکە ڕازی نەبووم بەوەی کە ئەوەی لە ناخما بووە ئەو جیناتێکە لە ناخما بووە ڕەفزی ئەوەی کردووە کە لە دەرەوەی منە کەواتە دکتۆرە پەروەردە هەموو شتێک نییە بێگومان پەروەردە هەموو شتێک نییە ینی من بۆیە ئەڵێم ئەو تەجروبەی کە جانوانی کردی لە 100% شکستی هێنا بەڵام نایڵێن کێشەکە لەوایە یعنی تەنانەت ئێستاکە نەتەوەی کردەکانیش نایڵێ ینی ئەویش هەر بەڵگەیەکی زۆر زۆر بەسی جاری وایە لەناو خێزانێکە دوو مناڵمان هەیە هەردووکیان کچن و یا هەردووکیان کوڕن یەک پەروەردەشیان هەیە بەڵام لە کۆتاییە دوو تەبیعەتی جیاواز دوو کەسایەتی جیاواز دەرەشن بێگومان بەڵام تەنها ئەوە نەهەیە یعنی مەسەلەی جەندەر وای لێ هاتووە و پێم وتی شەبەنگی جەندەری ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە ئەڵێ مرۆڤەکان ینی کێشەکە لەوایە ئەڵێ لە دوای تەمەنی 6 ساڵیەوە بایتر وردەوردەوە کەسە خۆی بڕیار باکە ئەبێ بەچی ئایا مناڵێکی 6 ساڵ 8 ساڵ توانای ئەوەی هەیە بڕیار با بێگومان هەموو کەسێ لە ناخیا جارجار ئەگەر کوڕێکە بینێ وا ئەکاو بەم جۆرەکە حەزەکات بێ بە کوڕ مناڵە ینی 8 ساڵە کچێک کوڕێک بە هەمان شێوە زۆر جارها یاری ماڵەبازیێنەگەین لەوانەیە کوڕەکان بڵێن من حەزەکەم دەوری کچان ببینم دەوری دایک ببینم لەوانەیە ئەم شتانە هەبێ زۆر طبیعیە ینی هۆرمۆنات و ئەو حەزانەی کە لە مرۆڤ هەیە هەتا تەمەنێکی 19 ساڵیش جێگیر نییە ینی هەر جۆرەی نەوعەکە بەڵام کارەساتە گەورەکە لەوایە ئێستاکە لە ئەوروپا پیوبەرتی بڵۆکەر هەیە واتە کەبتکردنی بڵۆخ بوون باڵق بوون ئەمە تامان خۆمان نەزانی کچان ئێستاکە لە 11 باڵقە بن پێشتر درەنگتر ئەبوون پێش ئەوە بە 2 ساڵ 3 ساڵ چەند حەبێکیان پێ ئەدرێ بۆ ئەوەی ئەگەر ئەم کچە لە حەول ینی تەمەنەکەی تقریبن لە 8 و 9 ساڵایە یعنی وردە ئەخرێتە سەر ئەو باسانەی ئەگەر تۆ حەزت لەوە نییە بە کچی بمێنیتەوە چەند عیلاجێک هەیە چەند حەبێک هەیە ئەی خۆیت منعی ئەوە ئەکا کە تۆ باڵق بووی کە باڵق نەبووی کەواتە هیچ ئاسەوارێکی ژنانە بەسەر تۆ ئیتر نامێنێ یعنی مەسەلەن ئەو شتانەی کە بەسەر کچایەت یا بەسەری نایە کەواتە تۆ سێریکە یعنی مناڵێک کچێک کە تەمەنی 8 ساڵە ئەیخەنە ئەو تاقیکردنەوەەوە ئایا تۆ حەزت لە کامیانە ئایا تۆ کامیان بڕیارەیی ئەڵێ کچ هەیە لە ئەوروپا لە بەریتانیا حەبەکەی پێدراوە بەبێ ئەوەی پرس بە دایک و باوکی بکرێ دایک و باوکی چون شکاتیان کردووە یعنی وتیانە ئەم کچەی من ئێستاکە کەی لەو تەمەنایە بتوانێت بڕیاری خۆی با ینی هێشتا لە بری ئەوەی ئیدانەی مەکتەبەکە بکرێ کە حەبەکانی پێیاوە ئیدانی دایک و باوکی کراوە ینی وتراوە تۆ لە بەردەم ئازادی کچەکە تا هاتووی قسەکەی یعنی تەسەور کە ئەگەر ئەمە پیوبەرتی بڵۆکەر یعنی بێتە ناو کوردستان ئەبێت چ کارە ساتێک ڕوو بدا ئێمە هەمیشە ئەڵێن جەندەر کە هات بە شێوازێکی تر لی تێگەیشتین وەمانزانی باسی مافەکانی ژنانە بەڵام ئێستاکە کە بڕۆیتە ناو قوڵایی جەندەرەوە ئەبینی نا تێکدانی سروشتە ئەمە قسەی چی لە خێزانەکە ئەوەیە کە باسم کرد یعنی کە تۆ
جنست نهێڵا بەسەر شتەکانەوە ینی ڕاستە یەکەم جار ئەڵێ با یەکسانی هەبێ لە بینی ژن و پیاوە بە ژنیش بە چاوێکی بەرز سیر بکرێ ینی ئەڵێ بە عەدالەتەوێ بە یەکسانی هەبێ بەمە دەستی پێکرد بەم بانگەشانە دەستی پێکرد بەڵام سەرکێشی جەندەر لەوەوە سەری ڕۆیشت گەیشتە ئەو مەرحەلەی کە بڵێ یعنی بەڕاستی ئێستاکە لە نێوان ئەوانەی کە بانگەشەی جەندەرەکەن هیچ تەرجیعی بۆ زەواج نییە چونکەڵەن لە زەواجە ژن ئەبێتە قوربانی ژن ئەبێتە ینی کاتل ناو جەندەرە ژن بوون بۆ خۆی لاوازیە کەم بوونە دەست خۆش ئەوە من وتم ینی کەسێ من دێ بۆڤار ئەڵێ هیچ کەسێک وەکو ژن لە دایک نابێ بەڵکو کۆمەڵگەی کا بە ژن کەواتە ژن لە لای سێمۆن دێ بۆڤار کەمیە نوقسانیە خۆ لەوانەیە لە ئەوروپا لەو سەردەمەی کە سێمەن دێ بۆڤار لە ساڵی 1970 لە دایک بۆ تاوەکو 49 لەو سەردەما بەڵێ خراپترین زەمەنی ئەوروپا بووە یعنی مافی ئافرەت هەربەی شێوەیە نەبووە لەوانەیە لەو فترێ ئەوە بۆیە ڕەتفعلی هەبووە دایم کێشەکانی مرۆڤ لەوایە کاتێ فەلسەفەیەدا ئەنێ کاتێ بیردۆزێکدا ئەنێ کاریگەری مرۆڤ بوونی بەسەریوە هەیە ئەو کاریگەریە زۆر تەئسیری کردووە چونکە لای ئەو بەڵێ ژن کەسێکی زۆر بچووک و زۆر کەمە بۆیە ئەڵێ وەکو ژن لە دایک نایە بەڵکو ئەکرێ بە ژن کەواتە ئێمە بێ باسەکە بینینەوە سەرەوە کاریگەری چییە لەسەر خێزان کاریگەریەکەی لەم مەرحەلانەی دواییایە کە ئێمە باس ئەچێتە ناو ئەگەر جەندەر بکەین بە سێ بەشەوە جەندەر ڕۆڵ ئەمە کە تا ڕادەیەک بڵێن ئەتوانرێ باسی لەوە بکرێ و لە کوردستانی شایانی هەرچەندە ئەویشان دێشتی هەیە کە لە ناگونجێ لەگەڵ کولتور و دابونەریتی ئێمە بە هیچ جۆرێ ناگونجێ بەڵام شوناسی جەندەری ئەمە شتێکە کە زۆر کێشەی دروست کردووە و ئێستاکە لە ئەوروپا هەر بەڕاستی ئەمانە جێبەجێکرێ هەر بەڕاستی شوناسەکان گۆڕاون جاران کە شوناس هەر نێر و مێبوون وەکو شوناسی ڕەگەزی کە نێر و مێبووبن ئێستا بە ئاشکرا حەوت هەشت جۆرت بۆ ئەهێنن وەکو باسم کرد ینی ئەگەر بیڵێم ینی ئەی جەندەر هەیە واتە ئەو کەسەی کە زۆر کاڵە ڕەگەزەکان تایە زۆر کاڵە بی جەندەر هەیەواتە ئەو کەسەی کە لەوانەیە بڵێم هەردوو ڕەگەزتیایە زۆر زەقا سی جەندەر هەیەواتە ئەو کەسی کە ڕەگەزی خۆیەتی کۆکە لەگەڵ ڕەگەزی خۆیە دیمۆ جەندەر هەیە کە ئەمە ینی بەسر بە شێوەیەک باسێکا کە ڕەگەزی پێوە نییە باینەری و نەن باینەریمان هەیەواتە ئەوانەی کە خاوەنی هیچ ڕەگەز باینەری واتە ئەمەی کە دوو ڕەگەزە بەس ئەوان داوای ئێستاکە نەن باینەریەکەن واتە نابێت هیچ ڕەگەزێ بەسەر مرۆڤەکانەوە بێ کەواتە باس ئەڵێن قەینا مرۆڤەکان ئەوانەی کە ڕەگەزی خۆیان قبوڵێ عەلاقەمان بەوانەوە نییە بەس زۆر هاتوونەتە پرسیار و جواب لەسەر ئەوەی کە ئەوانەی کە کەمێک کەس دەکەن ڕەگەزەکەیان لەگەڵ خۆیان یەک ناگرێتەوە یا ڕەگەزی لە دوو ڕەگەز زیاتریان هەیە هەر ڕۆژەی ڕەگەزێکن یعنی ئەمەیان کێشەیە هەر ڕۆژەی لەوانەیە هەرجاری تو هەسکەی مرۆڤێکی کەواتە ئازادی هەر هەسکەی جنسێکی کەواتە تۆ ئازادی لەوەی هەرجاری بەپێی هەستەکەی خۆت شوناس لەگەڵ حەز و ئارەزووە ناکرێتەوە تۆ شوناس بلکێنی بە حەز و ئارەزووە جوانە لەگەڵ چەمکی جەندەرا کۆمەڵێک چەمکی تر بێت گوێمانە کە ڕەگەز بازی و نەبوونی هیچ ڕەگەزێک و یاخود ئەمانە تا چەنە پەیوەندیان هەیە بە جەندەرەوە جیاوازنیان ئەمانش هەر لە قوپۆپیان لە جەندەرە بێت بەڵێ شەڕە گەورەکە ئێستا ئەوە دروستی کردووە ئەمانەی کوردستان ئێستاکە ئەڵێن نەخێر بە هیچ جۆرێ جەندەر پەیوەندی بە هاوڕەگەز بازیەوە نییە و هەندێکی کەشەڵێن پەیوەندی تەواوی پێوە هەیە ئەوانەی ینی من ئەمێ باس لەوە بکەم ینی جەندەر لەوانەیە کەمێک باسی کوردستانیش بکەم لە کوردستانە چۆنە چی ئەەکەن چۆن ئیشەکەن بەڕاستی جەندەر و کوتم 2011 هەمان مناقەشە دروست بوو لە بینی زانایان و خەتیبەکان و لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و ئەوانەی کە باسی جەندەریانە کرد بە سوو شتێکە کە بوویەوە لە 2010 بە فەرمانێک بەڵێ سنتەری جەندەر لە هەموو زانکۆکان کرایەوە کە ئێستا پاسمان کرد پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەین بەڵێ لە هەموو زانکۆکانە هەیە و لە هەموو وەزارەتەکانیشە هەیە یەکەی جەندەری هەیە و لە زۆر شوێن ئێستاکە باس لە جەندەرەکرێ بەڵام کێشەکە لەوایە ئەمانەی کە سنتەری زانکۆکان و لەگەڵ هەموو ئەوانەی ڕێکخراوەکان کە ئیشی لەسەرەکەن و یەکەی جەندەر تەنها باس لە هاوسەنگی جەندەریەکەن باش لەوە ئەکەن بۆ نمونە با چەند مامۆستای ژن هەیە ئەوە نەشی پیاو هەبێ با چەند بەڕێوەبەری ژن هەیە ئەوە نەشی پیاو هەبێ دێک کە بەڕاستی کاتی ئەکۆڵیتەوە لە جەندەر
ئەبینی ئەمە لە سەدا 5 جەندەریش نییە یعنی کاتێک ئێمە هەموو جەندەر ئەکەین بەوەی کە ئێمە هاوسەنگیمان چەندێکە هەموو جەندەر ئەکەین بەوە کە ئێمە ئایا تا چەند مافەکانی ژنانمان دابین کردووە تا چەند فەرق و جیاوازی ناکەین لە بینی کوڕ و کچە هەر من ئەمەیە لەم بەرنامەی ئێوە و لەم کەناڵی ئێوە کە پەن کەناڵێکە باگراوندێکی ئیسلامی هەیە ئەمەیە باس لەوە کەم پێشەوەی جەندەر و پێشەوەی فێمینیزمی و پێشەوەی ئەوانە باس لە یەکسانی ڕەگەزەکان بکەن خی گەورە خۆی 1400 ساڵ لەمە پێش باسی لەوە کردووە کە هەموو مرۆڤەکان وەکو یەکن کە هەموو لە یەک نەفس لەدایک بوون کە هیچ جیاوازیەک نییە لە بینی مرۆڤەکانە کە چەندین ئاەت هەیە ئین المؤمنین والمؤمنات چەندین باسی تر بە دوای ئەوە هاتووە کەواتە کاتێک کە سەیرەکەین ئەمە پێشتر باسی کراوە ئەم یەکسانیە جوانترمان هەیە کە ئیسلامە بێگومان پێشەوەی جەندەر و پێشەوەی فێمینیزم باس لەمە بکا کە یەکسانی با لە نێوان مرۆڤەکانە هەبێ ئیسلام زۆر بە جوانی باسی یەکسانی کردو باسی مافی ئافرەتی کردووە لەو کاتەیە کە ئافرەت بەسیترین مافینە بۆ ئەو هاتووە شەڕی لەسەر وردەکاریەکی زۆر وردی مەسلەی ئافرەت کردووە بەڵام کێشەکە لەوایە لەوانەیە بڵێم بە هەڵە پیادەکردنی هەندێ دەقی تطبیقکردنی هەندێ دەقی قورئانی هەندێ دەقی حەدیث کە هەیە لەوانەیە ئەم مەسائلان ئەم کێشانەی دروست کردووە بەڵام ئێمە وتمان کێشەمان لەگەڵەوە نییە لە کوردستانە کە ئەوترێ یەکسانی ڕەگەزی با هەبێ با بوترێ فرسەتی کار هەبێ مانە هیچ کێشەیەکی لەگەڵ کۆمەلگۆ لەگەڵ ئیسلامانیە بەڵام ئەم شەڕەکە دروست بووە ئەوەیە کە وەکوتم لە سەدا ئەگەر بە هەموو ئەوانەی ئێستاکە لە کوردستان ئایکەین لە سەدا 15 بۆ 20 جەندەر نییە بەڵکو ئەوەی کێتە باسی شوناس ئەوەی کێتە باسی میولی جنسی کاتێککە تۆ ئەڵێ شوناسی تۆ لەوانەیە نیو پیاوبی و نیو ژن بیت واتە ئەمە تۆ ئازادەکە لەگەڵ ئەوەی هەر جارەی لەگەڵ کەسێک لەگەڵ ڕەگەزێکا زەواجکەی تۆ سیر ئەو فکرەیە یعنی باسم لەمە زەواج نییە باسم لە مەسلەی سێکس و ئەوانەیە کەرچەنە سەر لە ئەوروپا بە ڕسمی هاوڕەگەز بازان ینی زەواجی هینیان بۆکەن ڕسمیان بۆکەن بەڵام کە تۆڵی کاتێ نیو پیا و نیو ژنبی ئەمەد بۆ هەیە کاتێککە ڕەگەزی ناکۆکی ڕێگەز کۆک و ڕەگەز ناکۆکمان هەیە کاتێ ڕێگەز ناکۆکی کەواتە تۆ ئەتوانی خودکەی بە ڕێگەزەکەی کە و کاتە بە شێوازێکی توربی کۆمەڵێک مافەدن بەم کەسانیان جۆرە میلانیان هەیە کە خەتەرە بۆ سەر مافی ئەو مافانە لەوەتی کۆمەڵگە هەیە بەڵێ ئەم شتە هەبوو حەزەکەمە قسەیە بکەم بەڵام ئەو قسەیە بکە و هەرم قسەیەکەم لەوەتی مرۆڤ هەبووە جارجار وەکو شەواز حاڵاتێک دروست بووە کە ئەو مرۆڤە بەو جۆرەیە بەڵام مافی ئەوەی نییە بچێ هاوڕەگەز بازی بکە بەڵکو ئەڵێ مە نەخۆشیەکە و هەموو ئەوروپاش هەتا وەکو ساڵی 1992 تویانەوە حاڵەتە نەخۆشیە بێ چارەسەر بکرێ بەڵام ئێستاکە لە 92 وتیان نەخۆشی نییە ڕێگە خۆشکردن بوو بۆ حاڵەتی هۆمۆسێکشوالیتی و هەر ئەوەنە بەڵێ ئێمە زۆرمان پرسیارمەوە بەڵام بابەتەکە زۆر هەر ئەوە کاتمان هەبوو زۆر سپاس بۆ دکتۆرە هەتا ساڵحمەوە قسەی زانکۆ عەزیزانم ئەندازێک کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو هەتا پێتانەگەینەوە خواگەدارتان خواتان لەگەڵ دەست خۆش بێ